السلام عليكم ورحمة الله وبركاته. كاتژمێر یەکە بە کاتی پایتەختی کوردستان هەولێر و ئەم شەویش ئێمە لە شەوی سیانزەهەمی مانگی ڕەمەزان لەگەڵتانین. من و ژوانی هاوکارم وەک شەوانی پێشووتر و شەوانێک کە ڕابرد و ڕۆی ئینشاءڵڵا هیوادارین کە ئەم شەویش ببێتە بەرنامەیەک کە جێی ڕەزامەندی ئێوە بێت و بەرنامەیەک بێت کە بچێتە سەر میزان و حەسەناتی هەردوو لامان ئینشاءڵڵا هەم ئێمە هەم ئێوەش کە بینەری پرۆگرامن بۆی کە زانیاریتان دەستکرێت. خدي ما قيام ليل حساب إن شاء الله. السلام عليكم. خدي قوتي خدي رجوع نفيجت وقبيل كربن طاعتي وهر تشتك هر دعاك وكربت خدي قبيل كديف هكا خير ويا الدنيا واخرتي تدور خدي حسكت افشفاجي وكي شفت در بازبوي برجع بابت طيبات جريداي باشي و افشفا خدي حسكت كردستان دوسال دي بوينه پیشکش کردن هف کارت ماجی هر جهه کلبن ام ده هول بدین ور بگریم طيباتی جی کش هوای افشفه پاشیوه جبويها بيفا جواستن چه بازارکی چه نافچه که بهم ده هول بدین بحث کین گل برام برج دا وکی دیار هر توری آینی خود حس کرد ما افریقا هبت لی توری تندرستی خود حس کرد افشفه دا توری تندرستی منابت لی بابتک جدا و جوان و طيبات دي ما هبت بجابزانا حتى ساعتها دوي اصلا بجن لا دخل بينا بس حتى ساعتها دوي خدي حس كنت قال ما ضابم زاني كادم افشبا كي بالمهمانيت ما باش ان شاء الله تاو كاتا ايوا تشاوروانا بويك لقل ما بن امية كم دوهم توري برنامج كمان ايلين لبرويكا شتيكا محالة هيتش يك لإما تمنينكين هيتش يك لإما بيويسمان بينبه وهيتش يك لإما بيري لنكينو كم كس هيا کە ئێستا ناوی بەختەوەری بێنی دڵی بۆی نەچێ نەڵێ خۆزگە بەختەوەر بم سیکە ئەڵی خۆزگە خۆزگە ئاخوازین لە کاتێکە ئەمە شتێک نییە کە تەنها بەس خۆزگەی بۆ بخوازی ئەبێ هەوڵی بۆ بدەیت حتمما لە ژیانە چەند ڕێکارێک هەیە بۆ ئەوەی کە تۆ بەختەوەربی و ئاینیش حتمما ئەوەی بۆ دەستەبەر خستووی هەر ئاینێکە لە لەسەر ئەم کوڕی زەویە هەبێت لەسەر ئەم گۆی زەویە هەبێت حتمما بۆ بەختەوەری مرۆڤەکان گەلە جارە سوڤان ئەف پرزگیریکە چێت مەسەڵەن خەڵک بێژێت ناف دینیدا هەر ئاینێکی هەر تشتێک لە مرۆڤ تێتە حرام کردن باشە هەر تشتێک ئەگەر بۆ مرۆڤی حرام بێت بەختەوەری گاوکێت چ دایە وانە وێری وەکی حتا ئاەت قورآن پیرۆزدا بەس تێتەکردن کە چاوە مرۆڤ ناف نەخۆشیەدا دەرباز بێش نەخۆشیات چێکردن ئینا خەلقنا الئینسان فی کەبد ئەنێت نەخۆشیەدا ئەوە باشە هكا هو صابت شو مسلمان يه بختور بالطيبات تيجي تهيفا رمضان بيروز بدل نيايوا بس من اللي ربا بيجي يك خوێندەوەی شتێکم کرد سیر ئارثەر کە مفەلسەفێکە ئەڵێ مرۆڤەکان خۆیان تەحدیدی ئەوەکان خۆیان سنوور بۆ بەختەوەریەکانیان دانێن ئەڵێن بۆ نمونە بە وشەی ئەگەر ئەڵێ ئەگەر فلانە کەس بۆ من ببێ من بەختەوەرم ئەگەر فلانە ماڵ بکڕم من بەختەوەرم کەواتە بە ئەگەرەکان بربەست بۆ ئەوە دروستەکان و ئەگەرە دیرکن ئەگەریش دوور ئەکەوێتەوە ئەوەشیان کردووە یەک ڕاپرسیان کردووە کە 16,000 کەس بەشداری بۆ لە ڕاپرسێکە لە 138 ئەو کەسانە وتویانە خۆشەویستی بەختەوەری ئەهێنێت و لە 128یان وتویانە ڕازیبوون بەختەوەری ئەهێنێت لە 170 کەس وتوێتی لە 170 ئەوانە وتویانە کە نە تەندروستی بەختەوەری هێنێت و لە 110 کەمتریشی وتێتی هاوسەرگیری یاخود پارە و ماڵ بەختەوەری ئەهێنێت جۆلڤێری تشتێک تێتە پێش هەرێکە تشتێک نەبێت بژێت بەختەوەری بێتێت زۆنی کۆدە مامۆستایەتانی بمەچەوە ئێمەمانەوەی لە ڕووی ئاینەوە بزانین بەختەوەری چۆن بۆ دڵەکانمان دێت تا دڵ ئارام نەبێت بەختەوەری نایەتە دی یاڵەدا دەست پێکتیم زۆنی کە بەرەفکی بچین با بەرەو سنتەری ناحیەی دارەتوو بچین لە ناو سنتەری ناحیەی دارەتوو لە قەزای بەردەڕەش مزگەوتێکی کۆن کە مێژوەکەی بۆ زیاتر لە 200 ئەگەڕێتەوە هێشتا سیما و هەیکلێکی دەستپێک باڵێن دروستکراوەکەی ماوەتەوە وەکو خۆی دەستی لە نەدراوە لەلایەن مسلمانانی دەوروبەری بە شوێنێکی پیرۆزی ئاینی چاو لێ ئەکرێت کە شوێنی پیرۆزی ئاینی ئیسلام و ئەوان بە هەموو شێوەیەک پاراستویان وەکو خۆیان هێشتیانەتەوە بۆیە تا پێشی بڵاونەبوونەوەی کۆرۆناژ هەر نوێژ و وتاری ڕۆژی هەینی و ئەوە بابەتە ئاینەکان بۆنە ئاینەکان لەبێ ئەنجام بەری ئەم بەرەێ مزگەفتەکە بچین دوعامەیە دەستپێکەوەی بەرنامەجی دەستپێکە هەیڤ ڕەمەزانیش مەگوتی شڵۆب زیترین دەم دەرگێت مزگەفتەوە بن و دلێت خەلکی زیاتر ئارام بن ناوە مزگەفتەوە بەرەف مزگەفتی بە بچین
مزگفتا دیرینا ناحیه دارد و لقضاب بردارشه پشتی در باز کرنا زیدهی 200 تمنیهش سیمای خوا یک افنارج دست ندایه اف مزگفت لدم خویاد دروست کرنه لسر چه شوازو کرسته و اندازه آن هاتبی آوا کرن هیش یا به هیویا همان کرستان و مایو چاف دیرکوی دد دیار کرن کل جمعانا خودی پیروزیکت تایبته رنادن يعني الرنادن ايش اثار رياتيا او مزقفتا للايما بيدلين مزقفتي كوني دارتو او مزقفتا لصالح 1805 درس كرايا دستي آغای گوندی و شیخ محمد سورچی پارازرا و حتی استا ناین خرابی ناین تیک بچی و نیز و طاعت و عبادت شیل مستمره اف مزگفت لدم خویا آوا کرنه و حیانها لگور گوتنا مامستاین آینی لنافچه وکا بنگه که بلاف کرنا هزرا آینی و جه پاراستنا بسادان پرتوکانو پیگهاندنا بدهان زانایان بویا ئەو مزگەفتە سوودی زۆر بەمەگەیاندیە خاصەتەن ئەمن تەلەبەیەک بوومە تەلەبەی باوکم بوومە گولستانی شێخی سعدیم لە خزمەتی خوێندیە وەختی خۆی لە خزمەت کاکم تەقریبەن 200 کە زیاتر فەقێ هەبوو کاکم پێش ئەوەی مەدرسە بێتە ئەو گوندەی و کتابی مەختوتاتیش ئەمن بە چاوی خۆم دیتیتم چەند کاتی خۆی ئێستا نەماوە لەسەر لادیوارەکان بوون ئەوە زۆر خەڵکەک سوود و ئیسفادەی لێ دەکرد کو اگرچه دنها دال در دورین به مزگفته شش مزگفتین دی به اندازه یک سردمیانه ین هاتین آوا کرن لی پاراستناوی لجم خلک در دوران دو اگر ین هبوین لو روان نخواستی دستکاریت تیدا بکن لەبەر ئەوەی ئەو جێکی پیرۆز بوو جێکی مقدس بوو یان چەندین فەقێ و مەلای باش و لێرە دەرچوونە هەمووی خەڵکە لەبەر ئەو هۆکارەی بە هۆکارێکی دینی بوو و هۆکارێکی دی هۆکارێکی ئەوە بکە لە لای چەند ئینسان و لە کەسایەتی پیرۆز و مقدس کە ئەو شوێنە هاتە ئاوەکردن و پێدەگیریان کرد کە ئەو مزگەفتەوەکە خۆی بنێتەوە اف مزگفته لسال 1805 زاینی لسر دستی کسات یک آینی دوری هاتی آوا کرن کو بکوونترین مزگفت لنافچه تیدیتن و لجم صوفیانوی بجهک آینی پیروستی تماشا کرن جبر کو ایکم بنگه فرمی بلاف کرنه هزرا آینی اسلام بویل لنافچه آری حسین کردستان 24 ناحیه دارت القضا بردارشه بەڵێ هاتنە سەر تەوەری یەکەمی پرۆگراممان هەرچەند پێش ئەو فیچەرەمان بینی ئینشاڵڵا مزگەوتەکان بە زووترین کات بکرێنەوە هەرچەند لە ماڵیشەوە خوداپەرستی ئەکرێ بەڵام ئەو کاتێکە لە فیچەرەکە بووین قسەیەکت کردوتت رجل يتعلق قلبه دلوي قريداي مزقفتي بتر بەڵێ دڵی بە مزگەوت بێت ئینشاڵڵا دڵی و کەسانش خۆشە بێت و ئەگەروان حتمما کەسانێکن ئەو بە بەختەوەری ئەزانن و وایشە بەختەوەریە و ئینشاڵڵا ئەو بەختەوەریە بگەڕێتەوە وێزگەکانی بەختەوەری لە ئیسلامدا زۆر گرنگن بۆیە ئێمەش دەمانێت لەو بابەتەوە پرسیاری زیاتر بکەین و بەختەوەر بین چۆن بەختەوەر بین و ئاین چۆن بەختەوەرمانەکات وەکو هۆرمۆنی سیرۆتۆنین هۆرمۆنێکە کە بۆ بەختەوەریە بابزین لە ئاینە ئەو هۆرمۆنە چۆن تەنشیتە بێت ئەچینە لای دکتۆر ئیدریس سوورچی کە پێشنێژ و مامۆستای ئاینە یاخۆ بەخێر هاتی بۆ ناو دکتۆر اینجا لە خێراتن ڕەمەزانەوە پیرۆز خێر و بەرەکەت ئیشەڵڵا خودی ڕۆژی بنوێژێت و قبیل کرد انشاءالله هەربژی دکتۆر بجا هەمە ئەم ئاەتت قورآنا پیرۆز دەست پێ بەل دەستپێکێژی بەحەس کرد باشە بەختەوەری تشتێکی ئەم دنیایدا نەگەلێک جارە گرێدای تشتێت نەدرست حرامی vەگرێدین و ناف ئاینی ئیسلامیدا بەحسێ دنیا و مرۆڤ مسلمان هاتیەکردن و نەگەلە جارە فەرمودێت پێغەمبەریش دەسەڵەوە خودی سەرمان هاتیەکردن و دنیا زیندانە مسلمانیە و بەهەشتا کافریە اش ئاەتا قورآنا پیرۆژی ئەگەرم بەحەسکین إنا خلقنا الإنسان في كبد لقد خلقنا خوشي وأف درد وقهر باشا شو أم ناف آين إسلامي دا بالندر أم خوب اختوار كين أجر وصابت بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين
خۆشحاڵ و بەختەوەرین لەو ئەڵقێ لە خزمەتتان دەبین باسی بەختەوەری یان بە عەرەبیەکەی پێڵێن سەعادە. دیارە کەلیمەی سەعادە لە قورئانش بەکار هاتووە، ئەوانەی کە داخلی بەهەشتە بن ئەوانە سەعیدن. فأما الذين سعدوا ففي الجنة، ئەوانەی بەختەوەرن کەواتە یعنی ئەگە بێ ڕامانێک لە قورئانی پیرۆز بکەیت دەزانە بەختەوەری کامل تەواو تەنها لە بەهەشت هەیە، چونکە دنیا وەکوڵەی جێگای خەم و خەفەت و ناخۆشیە. بۆیە بەهەشتەکان یەک لە دوعاکانیان ئەوەیە وقال الحمد لله الذي أذهب عنا الحزن إن ربنا لغفور شكور. سپاس بۆ خوای کە خەم و خەفەت لای داوە لە ئێمە. ئیدەن دنیا پڕە لە ناخۆشی لە خەم لە دەردەسەری، بەڵام لە هەمان کاتدا ئەگە بێت و سەیری بەختەوەری بکەین هەر یەکە و هەوڵ ئەدا لۆی چۆن بەختەوەر بی، ئامرازەکانی بەختەوەری چن. ئیوا هەیە وا دەزانی تەنها ماڵ و سامان مرۆڤەکان بەختەوەرەکە، ئیوا هەیە وە دەزانی زەواج مرۆڤەکان بەختەوەرەکە، ئیوا هەیە وە دەزانی پێگە و لایەنی کۆمەڵایەتی مرۆڤەکان بەختەوەرەکە، ئیوا هەیە وە دەزانی یعنی بڕوانامە بەختەوەریەکە. کەچێگە بێ سەحقەت ئەوانە تەنها ئامرازن بۆەوەی کە مرۆڤەکان بگەینە بەختەوەری. جا ئیوا هەیە مەثەڵەن وا دەزانی بەختەوەری تەنها لە جەستەیە، ئیوا هەیە وە دەزانی تەنها لە عەقڵە، ئیوا هەیە وا دەزانی بەختەوەری لە دڵە. زۆر کەس یعنی بە مادیانی سەیری بابەتی بەختەوەری ئەکا، کەچی مادە دێ و دەڕوا، جوانی دێ و دەڕوا. و هەروەها فەلاسفەکان فەیلسوفەکان مەثەڵەن وەکو ئەرسطۆ مەثەڵەن ئەو دەڵێ سەعادە بریتیە لە اللەذە العەقلیە، یعنی بریتیە لە چێژی مشک بیرکردنەوە. لۆی فەلاسفەکان زیاتر ئیشیان بە بیرکردنەوەیان دەزانی بەختەوەر ئەو کەسەیە کە بتوانی فکری خۆی ئاسوودە بکە. بەڵام ئەوانە ئەتوانە هەمووی کۆبکەوە بەختەوەری تێدا دروستە بی، هەنی ئەوەنی ئللا بەختەوەری جەستا یاخود بەختەوەری دڵ یان دکتور تا دەستپێکی گوت بەختەوەری دنیای دانینە، یعنی تا گوت بەختەوەری یا درست یا بەهەشتێ. بەس چاوە مرۆڤێ بسڵمان هەم چێژیش پەرستنە خۆشی وەرگرت هەم ژیانەوەی ژیا خۆش بێت هەم گەلک نەخۆشیژی تێدا نەبێت. یعنی ئیسلامێدا چاوە بەحسەوی بابەتی درستایت ناف ئاەتە قورئانە پیرۆزاتی کرد خاڵەکە دیارکردی هەیە کە مرۆڤ پێ بەختەوەر بێت. يعني أما آيتك من هي لسورة نحل أفرمي من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون. يعني إيمان عمل صالح كارو كردوي بهاش وادك ژیانێکی خۆش خوای گەورە بە مرۆڤەکان ببەخشی، لە هەمان کاتدا پاداشتی بەهەشتیان پێداتەوە. یعنی تۆ لەو کاتێ مەثەڵەن کارێکی باشەکەی، سەدەقەیەکی ئەکەی، خێرێکی ئەکەی، قسەیەکی خۆش لەگەڵ من دەکەی، خۆشی دەبەخشە، یعنی تو هەستەکەی ئەوە تۆ سەعیدی، تۆ بەختەوەری. بۆیە ئەو ئاەتە پێتەڵێ هە کەسێک بیەوەیە بەختەوەر بی پێویستی بە کاروکردەوەی باشەیە، پێویستی بە ئیمان هەیە. ئیمان یعنی وەکو بڵێ دافعێکی زۆر زۆر گرنگە بۆی بەختەوەری بۆ مرۆڤەکان بەردەست بکات. چونکی ئەمنەت بەختەوەرین چونکی ئیمانەمە سەستە ئەگەر وسابت. ئەکید یعنی ئیمان سستی وە دەکە مرۆڤەکان بەختەوەر نەبن. يعني بۆیە مثلا ئاەتێکی تر لە مقابل، يعني ئەو کەسانی کە بەدبەختن، ئەو کەسانی کەوا نابەختەوەرن، ئەوانن کە مەثەڵەن دوورن لە یادی خوالانی ڕۆحیان زۆر کز و لاوازە. بۆیە قورئان دەڵێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى. ئەو کەسەی کە واز لە ذکری من بینی، مثلا ذکرێک لە ذکرەکان قورئان ذکرە، نوێژ ذکرە، يعني هەشتێک خواپەرستێک کە وەبکە اتصالی ڕۆحی لەگە خوای دروستکەوە ذکرە. بۆیە کەسێک پشت لە ذکری خوای بکە دائما ژیانی نخۆشیە. بۆیە سیرکە يعني لەناو مسلمانان سیرکە يعني حتا ڕێژەی خۆکوشتن زۆر زۆر کەمە. ئەو وڵاتانەی کە لە ڕووی مادی و ڕەفاهیەت زۆر لە پێشەوەن سێر ئەوان یعنی ڕێژەی ئینتیحاریان لە ئێمە زیاترە. مثلا ساڵانە دەڵێ 800,000 کەس خۆی ئینتیحارەکە، لە 40 ثانیە نەفرە خۆی ئینتیحارەکە. بەڵام وەکو دراسەکان دەڵێن مثلا وڵاتی سعودیە کەمترین ڕێژەی ئینتیحاری لێیە. يعني خۆ وڵاتێکە بەحساب يعني لە ڕووی دینیەوە هەندێک فەرقیە لەگە وڵاتانی تر. مەقسەد دین وە دەکە مرۆڤ پارێزگاری لە لاشەی خۆی بکە، بیر لە قیامەتی خۆی ئەکاتەوە. ئەوان سیر کە لەو پەڕی
مادیەتن لەو پەڕی خۆشین ئەو جا پەنابن بۆ لە نابردنی خۆیان. بەڵێ مامۆستا باست لە ئەوە کرد کە فەلسەفەکان و فەلسەفەکان مثلا وەکو ئەرستۆ سەنیدێر چوزانم ئەمانەی کە ئەبراهام لینکۆڵ ئەمانە هەمویان باسی بەختەوەریان کردووە بەڵام لە شوێنێکی ترشا پێغەمبەر صلی الله علیه و سلم بە هەمان شێوە با بڵێن ئەوان مستەخلصێکی ئەوەیان کردو کاڵێن لە فکرایە چون پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێت ئەرضى بما قسم الله لك لتكن أسعد الناس کەواتە دیسانەوە کردارەکە لە فکرایە ڕازی بوو شتێکە کە لە فکرایە لە قەناعەتایە وایە ئەوە ئەگەڕێتەوە سەرچێ یعنی الرضا بالقدر يعني ئەتوانە بڵێک لە هۆکارەکانی بەختەوەری ئەوەیە ئینسان ڕازیبی بە قسمەتی خوای خۆی مەسڵ خوای گەورە چەندی پێدای فەقیری هەژاری هەبووی نەبووی یعنی بەو قسمەتی خۆی ڕازیبی یعنی ئەوە بەختەوەری بۆ تو دروستەکە بۆ نمونە مثلا ئیمامی عومەر رضی الله عنه بەلای پێغەمبەر صلی الله علیه و سلم تێدەپەڕی دەبینی و پاڵی دایتەوە لەسەر حەسیرێکەوە تەأسیری لە جەستەی کردووە دەگری دەڵێ بۆ دەگری دەڵێ وەڵای من سەیرم پێ دێ مەلیکەکانی کیسرا و قەیسەر و ئەوانە لەو ڕەفاهیەتەیدان تۆش لەو وەزعیدای پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بۆ دەگری ئەما تەرضى أن تكون لهم الدنيا ولنا الآخرة ئەمە قیامەتمان پێویستە ئەوان با دنیای لە خۆی هەڵبژێرن یعنی بۆیە مەسەلەی ڕازیبوون بە قەدەر زۆر گرنگە بۆی مرۆڤەکان بەختەوەر بن خوای گەورە چەندی پێدای بۆ قسمەتی خۆت ڕازی بە یعنی یەک لە هۆکارەکانی بەختەوەری تۆ ئەتوانە بڵێ لە دنیادا سەیری ئەوانە بکە کە لە خۆت حاڵیان نزمترە سەیری ئەوانە مەکە کە حاڵیان لە تو باشترە ئەوە کێشەی هەرە گەورەی ئێمە یعنی دائیمەن تەماشای سەری خۆمان دەکەین تۆ لە من دەوڵەمەندتری هەبوویتری سەیری تو دەکەم سەیری ئەوان ناکەم کە حاڵیان لە من خراپترە ئەگەر وا سەیر بکەین سەیری ئەوان لە خۆمان نزمتر ئیدی بەختەوەری لە دڵدا دروستەبی بۆ ئێمە ئەمەش یەکێکە لە هۆکارەکانی بەختەوەری ئەتوانە بڵێ سەرقاڵبوون یعنی سەرقاڵبوون بە عیلم سەرقاڵبوون بە کەسابەت بە هەر کارێکی کەوا سوود بەخشە بۆ دەکە مرۆڤ بەختەوەر بی یعنی مثلا یەک لە کێشەکانی مثلا گەنجە گەبێت و سیر بکەن ئێستا کەستەکەی نابەختەوەرە ئەبینە تەشغیل نەکرایە کاری نییە بێکارە بێ ئیشە بێ مەعاشە بێ مثلا کولەی تەواو کردێت تەعین نەبووە هەست بە فەراغەکە ئەوە دەکە بەختەوەر نەبی یعنی بۆیە دەوڵەت ئەو کاری دەوڵەتەکە ئیش لەسەرەوەی بکە ئەو فەراغە یعنی دەوڵەتیش ئەتوانی خۆی لە خۆیدا بەشێک لە بەختەوەری بۆ مرۆڤەکان بگەڕێنتەوە یعنی بۆیە یەک لە دراستەکان دەڵێتن یعنی هۆکارەکانی بەختەوەری یەک لەوان عەدلە عەدالەت خۆشەویستی عەدالەت متمانە عەدالەت چێ پێی دەکرێت هەمووان پێمان دەکرێت بەڵام زیاتر دەسەڵاتدار ئەتوانی عەدالەت لە نێو کۆمەڵگەدا بۆی سەر کە مەثەلا بینەوە دەڵێ ئەو گەنجە خۆی کوشت لە فەقیری لە هەژاری لە بێ مەعاشی لە بێ ئەمانە کەواتە ئەوە مەسئولیەتی دەوڵەتیشە بەڵێ مامۆستا جیاوازی چییە لە نێوان بەختەوەری و چێژ چونکە ئێستا کە باسمان کرد بەشێکی مەڵدەمی زیاتری ئەگەڕێتەوە بۆ فکرکردنەوە کە ڕازی بین لە شتێک و قەناعەتی پێ بکەین بەختەوەری کامیانە بەختەوەریش ئەتوانێت خۆی لە خۆیدا بڵێ چێژێکە بەڵام چێژێکی معنەویە چێژێکی مادینی وەکو خواردن و خواردنەوە وەکو هەندێک لە فەلاسیفەکان دەڵێن وەکو ڕازی دەڵێتن ئەگەر بەختەوەری خواردن و خواردنەوەی معنی جیاوازیمان نییە لەگەڵ گیانداران ئەوانش عینی چێژ دەکەن خواردن بەڵام دەبی ئێمە بەختەوەری بریتیە لە شعورێکی داخلی لە ناو ناخی مرۆڤەکان هەست پێ دەکەی هەست بە دڵخۆشی دەکەی یعنی بۆیە یعنی سیر کە مامۆستا و حەدیثی خوێندەوە الدنیا سجن المؤمن وجنة الكافر یعنی زۆر جاری وا هەیە سەلەفی صالح پیاو باشان لە ناو سزنش بووینە هەستیان بە خۆشی کردیە یعنی مەثەن یەک لەوانە ئیبن تەیمیە کە زۆر لە سجن بووە بە خەڵکەکەی دەوت بە حرەسەکان ئێوە بۆ من سجن دەکەن سجنی خەلوە وقتلی شەهادە وإخراج بلدي سیاحە ئەگەر سجنم کن ئەوە خەلوەیە لۆ خۆم خەلوە دەکەم ئەگەر بم کوژن ئەوە شەهید بوونە دەرم دەکەن لە وڵاتی خۆش گەشتە نعمەتە خودی لۆیە دەیفەرموو جەنەتی فی صەدری بەهەشتم لە ناو سینەی خۆمە یعنی ئەو علمە و ئەو ذکرەی کە هەی بۆ لە ناو دڵ هەستی پێ کردیە بۆیە ئەوە لە سزنیش بوو یعنی زۆر زار تەڵەبەکان دەچوونە لای لە دڵی تەڵەبەکانی خۆی دەداوە لۆیە مەسەڵەن یەک لەوانە ئیبن قەییم دەڵێ زۆر سیر بوو یعنی لەو حاڵەتی حەریج چوینە لای ئەو جا خۆشی بە ئێمەدایە یعنی زۆر کەسەیە مەثەلەن جاری وایە کەسێک سجنە دەچێت لا یعنی ورەی گەلە بەرزە لە باەتی ئەتوو لە دڵی بدەی ئەو یعنی
دڵدانەوەی تو دەکا مثل سعید نوڕسی ئەو پیاوەکە لە سجن بووە ڕسائل نور دەنووسی وەنیا مثل یەک لەوانە ئیمامی سەرەخسی کە عالمێکی گەورەی حەنەفیەکان بووە کاتی خۆی 10 ساڵ خستیان ناوبیر کتابێکی زەخمی نووسی لە فقهی حەنەفی بەناوی ئەلمەبسوط 30 بەرگە لەسەر ینی ئاوا تەڵەبەکان داتن مثلەن وەرەقیان بۆ دینا و دەینووسیەوە لیان بردەوە مەبەست یعنی ئەوە نییە کە ئەتوو لە ماڵەوە ئێستا بۆ نمونەمە لەو کەرەنتینێ لەوە نزیکەی 2 مانگە مشنە خەڵکەکەبی زۆر شتی خوێندیتەوە کتابی نووسیە خوێن ینی ئەوە نییە بڵێ خەڵکە وا بیرەکاتەوە ئەمە بەختەوەرنین یان سزن کرامی لە ماڵەوە ئەکرێتەوە لەو حاڵەتانەش ئەس با سەعادەت بەس دکتور پرسیار ئەوەیە ئەو کەسێت تە بەحەس لێکردین چل سەردەمێ ئەسحابیەت پێغەمبەری بێت سڵاو سەر بن یان ژی نمونێت پێغەمبەری بخۆش دەبن سڵاو سەر بن یان نەبێت تابعین ئەوبێت کەس بین ئیمانەوەنە گەلک پێز بیل بەرامبەری یعنی ئەم ئەوێت نوکە ئیمانەمە سەستە یعنی ئەم نمونە بینین باشە چ تشتێکی مرۆڤ بکرد چ پەرستنێکی مرۆڤ بکرد دێ مرۆڤ گەهتە بەختەوەریەکە نزیکی وانایکن بۆ نمونە ئەم بێژین وەکی بێنا پێغەمبەری سڵاو سەر بن تەنگت بۆیە گازی بیلالیت کرد خودش را زیبت بنوێژێکە ئەریحنا بها یا بیلال گەل نوێژێ ئەم چ پەرستنێکا دی بکەین یا سڤک بتل سەرمە و ئەمە بەختەوەر کرد بەخۆی دوو نعمەت هەیە ینی زۆر سەرەکیە لەش ساغی و کات نعمەتانی مەغبون فيهما كثير من الناس الصحة والفراغ دوو نعمەت هەیە زۆر بەمان ئێمە لەو معاملەی زەرمان کردووە مەسلەی لەش ساغی نەک لەش ساغی صحة يعني تندرستي جا صحة البدنية صحة النفسية صحة العقلية صحة الروحية أو تسار تندرستي هي لروي درونية يعني مزور بما مثلا سيركين درون ما رخايا يعني دروني خلق دروخينين يعني إسلام بيتالي قال تبا خلق مكة دروني خلق مروخينا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم يعني لو قال تبا خلق دكي چين علي قالتي بيدكي لتو باشترا سبياو سافرت أو صحي نفسية مثلا صحي بدني الإنسان ئاگاداری جەستەی خۆی بیپارێزی لە ڕووی خواردن لە ڕووی خواردنەوە شتی زیان بەخش نەخوا سەحەی عەقلیش یعنی سەیرە خوای گەورە و عەقلە جوانەی بە ئێمەدا هەیە خۆی سەرخۆشەکە سەحەی ڕۆحیەوەی کە جەنابەت باس کرد ئەریحنا بیها یا بیلال ئەو هەموو تاعەت و خواپەرستیانە ئێستا مەثەڵەن ئەمە بە ڕۆژی دەبین خۆ دەگرینەوە لە خواردن و خواردنەوە لە هەمان کاتدا هەز بە بەختەوەریش زۆر دەکەین لۆیە مەثەڵەن ئەفەرمێ سائیم دوو فەرحەی هەیە ڕۆژوان دوو دڵخۆشی هەیە لەو کاتێ ڕۆژی دەشتێنە زۆر دڵت خۆشە لەو کاتێ دەگەی خزمەت خوای گەورە زۆر دڵت بە ڕۆژەکەی خۆشە بۆیە هەندێک شت هەیە کە خۆت حەبس دەکەی لە هەمان کاتدا پڕە لە بەختەوەری لۆیە چونکە ئینسان دائیمان گرنگە گۆڕانکاری لە حیاتی خۆی دروستکە ئەو گۆڕانکاری دەبیتە مای بەختەوەری جەناب باسەوەت کرد یعنی چ بکەین زیاتر لەوەی یعنی ذکر بەردەوام ذکر وا دەکە مرۆڤ بەختەوەر بی دڵ ئارام بی ئەلا بذكر الله تطمئن القلوب يعني صحابيك هات لا بيغمر صلى الله عليه وسلم فرموي إن شرائع الإسلام قد كثرت علي شريعة قال زور النازم يعني دزبة سوى بقرم فرموي لا يزال لسانك رطبا بذكر الله فبر دوام زمان التربية بذكر خواي قورا يعني بر دوام أقل خواي خود بي يعني ما بس وين بستار ساعات هربري لا إله إلا الله يعني أقدار به هر هنقاوك بها يعني أقل خواي خود بي أوي كباسكرا مثلا دائما ها قلب معلق بمزقوت راسه دەرگای مزگەوتەکە ئێستا قەپات کراون بەڵام گرنگە تۆ دڵ لای مزگەوتە لۆیەت لە ژێر سێبەری عەرشی خوای گەورە حەشر ئەکرێ چونکە زاروای تۆ لە مزگەوتشی دڵ لە دەرەوەی مزگەوتە یعنی ئەساس ئەو تەعەلوقەیە ئەساس ئەو ڕەبتەیە بەختەوەری لەوەی دروستە بی بەختەوەری بەوەی دروستە بی یعنی ئەتووە هەز بەوە بکەی نیعمەتەکانی خوای گەلە زۆرن ئەگە هەندێکشان ڕۆیشتن دەیان و سەدان نیعمەتی دیکە هەیە وإن تعدوا نعمة الله لا تحصوها يعني زور كسي مثلا خاصة ويك بين زور دولة دا بين توزق زرر بكا دكوي يكسر يعني ليه دبي قيامة إباش أخوي جورا أو عندي بيدا يعني تاسا مثلا زرر يعني تبغى مثلا أو زرر كمت كيرت لو أندا يعني وهي مثلا خسارة أكا خو أنت حركة تعزيل واماني خو أنت حركة كا زرر شي جورا دكا بۆی نعمەتەکان گەلە زۆرن ئەگە هەندێکش بڕۆن ماشەڵڵا دەیان و سەدا نیعمەتەکە هەیە بەڵێ مامۆستا بە وردی ئەگەڕێنەوە سەر ئەوانە دانە بەدانە پرسیاری تری لە ئەکرێتەوە
پرسایتری لێ بەس بێتم بەختەوەر بی. بەڵێ بەڵێ. چونکە بەختەوەری بابەتێک نییە کە ئەوەنە زوو قەتیس بکرێتەوە بەڵام ئەچینە لای پامنێرمان ئارام کە لە سلێمانیەوە لەگەڵمانە ئارام پارشێوت باش شەوت باش ئەم کاتت باش بەختەوەربی یاخوا پێمان بڵێ لەکوێ سلێمانی تو چی ئەەکەیت سڵاو لە تۆ لە ژوان و لە میوانەکانیش ئێوەش بەختەوەر بن بەردەوام مرۆڤ لە پاشێوکردن حەزی لەوەیە کە شتی تەندروست بخوات یەکێک لەو شتە تەندروستانەی کە بەردەوام پزیشکانیش باسی دەکەن شتە کوردەواریەکانە نانی تیری بە بەردەوام باسی لەوە دەکرێت کە تەندروستە و پێویستە بخورێت لەسەر سفرە و خوانەکان لە ئەو کاتانی کە مرۆڤ ینی لە کاتی پاشەوکردنیان بەربانکردن من لە جێگایەکم سۆڤان چەند خانمێک خەریکی دروستکردنی نانی کوردەوارین کە بە نانی تیری ناسراوە هاتوین بۆ لایەن ئەم پاشێوە دەمانەوێت بزانین ئەوان لەگەڵ کارکردن و پاشێوکردن چۆن ژیان ئەگوزارێنن و قسەیان لەگەڵ بکەین لە نزیکەوە بزان کارەکەیان چۆن بەڕێ دەکەن بابین لە ئەم خاتونە بەڕێزە خانم گیان سلااوتان لێبێت کارکردن لە پارشێ و یاخود لە ڕەمەزان تا درنگانێکی شەو چۆنە و دروستکردنی ئەم نانە ئەگەر بۆمان باس بکەی بە کورسی وڵای ئیشێکی خۆشە تا بڵێ بەخێر بێن سەر چاوم ئیشێکی خۆشە ماندوو نابین ینی ئەوە نییە شتێک بێ بڵێ ماندووە بیت ماندووە بی بەزەوە نییە قورس نییە لە ڕەمەزان ئەم کارە لای ئاگرە بیلاکیە وڵای قورسە بەزی تر هەمومان معیشتمان لەسەر ئەوەیە وانە ئەنج لەگەڵەوەش ئیشەکە فێر بووین و چەند ساڵە لێرەین تقریبەنەوە بۆ 8 ساڵەتێ لە خەجێخانین دەست ڕاهاتوە بەکردنی خواردن بەسەر ژوان لەم کەرەنتینە هەر هەوڵما فێری شتێک بووم بەڵام هەر فێر نەبووم ئەمەوەمە تاقی بکەمەوە زانمەزانم من نانەکە ئەنجام بە جا تێک نەدی خاتینێ شیار بی ئەترسم ئارام پێشەوەی بات بیتە ناو لایڤەکەەوە تەدری بکرد بێ بۆیە ئێستاڵی بابیکەمە هاچەند جوانیش لێزانێت بەخوا ساقەتم دانێ دانە بخێرە خۆ دانە خراپ نەکە نان بۆ نانەوە گۆشتیش بۆ قەسان سەخت نا چاکە بێتەوانێ گە لێ بزانێ گرۆڤڕێک کرا چوارگوشە زۆر سپاس بەڵێ سۆڤانیانی دروستکردنی ئەم نانە ینی بەڕاستی ئەرکێکی قورسە و خواستێکی زۆری هاوڵاتیانیشی لەسەرە بۆ پێی کە زۆرێک لە پزیشکان و پسپۆرانی خۆراکی باسەوە دەکەن کە ئەم جۆرە لە نانێکی تەندروستە و بۆیە هاوڵاتیان زیاتر لە پارشێوان و بەربانکردن لە ڕەمەزانە ڕوودەکەنە کڕینی ئەم جۆرە لە نان. بەڵێ دەستەکانت خۆش بێت زۆر سپاس بۆ تۆ ئارام کە لەگەڵمان بووی دەگەڕینەوە بۆ لای مامۆستا چەند ئەرکانێکت باس کرد لە بەختەوەری کە ڕوکنن بۆ بەختەوەری ئیمانت باس کرد و ڕازیبوونت باس کرد و خۆشەویستیت باس کرد باسی شتێکی ترشت کرد کردار کارکردن ئەوش بەختەوەری دروستەکە بەم چوونە لای ئەو خانمانە ئەوەم بیرکەوتەوە چەندێک کارکردن مرۆڤ بەختەوەرەکات يعني تو هستكي كسابتي حلال يعني وكوالي راستا او كسا زور مانديا لبياني تا ايوار ايش دكا بلا ممكن زور بختوتر بي لو كساني كا زور بارپوليان هيا مالشي زور يان هيا اگه شتيشي كمش بدزبيني ايواران زور بمرتاحي لو خوي اگاتا نتيجيك وكوالين دسي ماندو لسرسكي نا دەستی برسی لەسەر سکی ماندوو بۆم چاکەنەوە چییە؟ دەستی ماندوو لەسەر سکی تێرە لەسەر سکی تێرە بۆیە کە سابەتیش لە ئیسلامدا ینی بە عیبادەت و بە خواپەرستی هەژمارەکرێ مرۆڤەکان پێوە بەختەوەرە بن ئەکید یعنی لۆ حتى ئەفەرمی ئاعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه يعني کابرای عەمەلە کرێکەی پێ بدە پێشەوەی ئارەقەکەی وشک بێتەوە
دەستی ماچ کردی پێغەمبەر صلی الله علیه و سلم و کەسێکەوە کرێکارە ژیانش هەروایە یعنی خۆ ناکرێ دابەش بووە هیوای عامیلە ئیش دەکە ئیوا هەیە ئیش ناکە ژیان طبیعەتی هەروایە باش دکتۆر vêrê em dîsa fermûdeka pêxemberê sal bînin wekî dibêjit yani gelek biçîkî behsa xêra yani bextewerîkirinê kirin wekî dibêjit tebessum û kef fî wecihî exîke sedeqa yani girnijîna te em bêjin yan jî xendeya serlêvê te beramberî birayê te yan jî xişka te xêr e baş e eger ev xendeya û ev girnijîne xêr bit ku tu kesekî wisa bextewer bî eger karekê master tu bikî li beramberî wî ecrê çi ye yani li behiştê de kadê çi ecrekî wergirin evê ku kesê beramberî xwe bextewer kir يعني پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموودەیەکی هەیە ئەفەرمێ اتق النار ولو بشق تمرة يعني خۆت لە ئاگری دۆزەخ پارێز ئەگەر بێت و بەلەتە خورمایەکیش بێگە بێت و نەتبی يعني دواتر ئەفەرمێ فإن لم تجد فبكلمة طيبة ئەگە ئەوەندەشت نەبوو قسەی خۆش يعني پێغەمبەر صلی الله علیه و سلم کەچی يعني زۆربەی ژیانی هەژاریش بووە زۆر جاری وا هەبووە فەرموویتی ئەی بیلال پارەی قەرزکە لۆ فەقیر و هەژاران أنفق يا بلال ولا تخشى من ذي العرش إقلالا خواه خاوان عرش بي واتێمەگە کەم کاتەوە بۆیە بەو نەزەرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیشی کردووە لەگەڵەوەی کە عائشە فەرمێ قەت ئالی محەممەد صلی الله علیه و سلم کە هاتنە مەدینە خاوخێزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم قەت سێ شەوان لە خواردنی گەرمیان بە تێری نەخواردیە حتا وەفاتی کرد لەگەڵەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم كان دائم التبسم بەردەوام خەندەی لەسەر لێو بە یعنی قەت ئەوە نەبووە یعنی سەحابەکان هەز بکەن بەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بێزارە بەردەوام خەندەی لەسەر لێوان بۆ کە ژیانیشی ناخۆش بۆ بەڵام قەت پێوە دیار نەبووە مرتبەکە دیارکردی هەیە مەبەستە من ئەوەل بەهشتێ مەسەن بوو نمونە gelek jara sahabiyat gel pêxember sallallahu aleyhi ve sellem behsê tu sayet kirin eger tu filan xêrê bikî hindek qesral dêl behiştê wergirî yan hindek darxurmayan hindek bîstana dêl behiştê wergirî evê kesêt beramberî xwe werdgirin mertebeka diyarkirî cihekê diyarkirî li behiştê heye ئەوەی سەدەقە بکە مەبەستەوەیە evê kesê beramberî xwe bextewer kir kesanî beramberî xweman eger bextewer bikîn çi ecrêkman pê dike çi padaştêk werdegirin li rûjî duayî مەبەستم ئەوەیە مەسەلاً ئێمە شوێنێکی دیارکراومان دەبی لە بەهشت جیاوازتر بین لەوانەی دیکە کە دێنە بەهشت لەگەڵمان بۆ نمونە من کەسێک بەختەوەر بکەم بە هەر ئەگەرێک بێ بخۆی یعنی وەکو بەختەوەر نازام یعنی حەدیثی وامان بەڵام باسی ئەوەی دەکا پێغەمبەر صلی الله علیه و سلم أحب الأعمال إلى الله أن تدخل السرور على قلب مؤمن يعني خۆشەویستترین کار و کردەوە لە خزمەت خوای ئەوەیە کە ئەتوو دڵخۆشی بدەی خەڵک يعني خواز زۆر پێخۆش ئەوە ینی باسی ئەوەی دەکە دەرگایەک لە بەهشتێ هەیە بەناوی باب الصدقة خۆ باب الصدقەش دەستا ئەو بابەتە یعنی کە تو خەڵک دڵخۆشەکەی طبعا صدقة کە کەسێک فەقیر و هەژارە تۆ یا حتا درهەمێک دینارێکی پێدەی بزانە زاری وایە دەگری لە خۆشیان يعني دەرگایەکی تایبەت بۆوان کەسە هەیە بوو نمونە بێژین دەرگای ڕایۆن بۆ ڕۆژیگرە دەرگایەکی تایبەتی بۆوان هەیە ئەوێت خێرات کردن و خەڵکی دڵخۆش ئەوەش دەستە بابی ئەوە یعنی دڵخۆشکردنی خەڵک سەدەقەکەی بەڵێ مامۆستا إن الله لا يكلف نفسا لا يكلف الله نفسا إلا وسعها ياخذ فوق طاقتها إلا بطاقتها بخوا إنجا بارگرانیەکی بەسەرا ئەداتوانە هەندێک جار مرۆڤ داوای شتێک زۆر ئەکات وازانە بەختەوەرێکی لەسەر ئەو شتە هەر ئیسرارەکات دوعاکات نایەتی دی ئەو شتە طاقەتی نامێنێت مسلمانە بێت لەو حاڵەتە چی بکات ئەمە یەک لە هۆکارەکانی بەختەوەری بریتە لە قەناعەت القەناعەت كنز لا يفنى قەناعەت بریتە لە خەزێنەیەکەوە بنی نایەتن کۆتایی پێ نایە يعني تو هەوڵدا ئیشکە اعمل لدنياك كأنك تعيش أبدا واعمل لآخرتك كأنك تموت غدا يعني لو دنيا إيشك وبزان أبدي تو لدنيا لو قيامتش إيشك ودزان بياني دمره ويتو تسن إيش دكي قيناكا بەڵام دەبی قەناعەتش تەبی بۆی کە خوای گەورە پێی داوی وایە دەڵێ من شەو ڕۆژ ئیشەکەم هیچم بەدەست ناوێ ینی ئەوە تێڕوانشی هەڵەیە خوای گەورە دیاری کردێ کە تو بیانی دەردەچە ڕزقی تو چەندە چەند نییە ئەساس قەناعەتە لۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لەیسە الغینە عن کەثرة العرض ولكن الغینە غینە النفس دەوڵەمەندیەوەی تۆ زۆرت هەیە هیوا هەیە ممکنە بە مەلاین دۆلاری هەبی بەڵام قەناعەتی نییە بەردەوام ینی برسی خۆ نیشانەدا ینی وەندێک زەوکۆڵی داوای دەرۆزەی دەکە یعنی ئاوا خۆ نیشانەدا بەڵامی وا هەیە هیچیشی نییە بەڵام دڵی کراوەیە بەختەوەرە خۆی بەشا ناگۆڕێتەوە دکتۆر باشە ئەگەر بەختەوەر بین دیارە لەسەر دەم و چامان کە بەختەوەرین
بەڵام ئەگەر بەختەوەر نەبین فەرزە لەسەر مسلمانەکان خۆیان بە بەختەوەر نیشان بدەن یان گوناحە لەسەر کەسێک بوونمونە نابەختەوەری خۆی باسکە لە لای برادرانی خۆیان لە لای ماڵی خۆی مەسەن بڵێ وڵڵاهی من هیچ بەختەوەر نیمە و دڵم توندە و هیچ گوناحی لەسەر حساب نیە ئەگەر ئەوهابی باسکە بوونمونە نابەختەوەرە بەڵام باسیشکە یان ئیلا دەبی نابەختەوەری خۆمان بۆ خوددا باسکەین وابزانام هیچی تێدانێک کە ئینسان ئەگە دڵی ناڕەحەت بوو باسکە لە لای ئەو کەسانێک کە جێی متمانن لەوەی تەفریقی خۆت بکەیت لە ڕووی دەرونیەوە ئاساییە بەڵام بەو مانای باس ناکە من ناڕازیم بەوەی کە خوای گەورە بە منی داوە یعنی تۆ مهم ڕازی بوو بە قەدەری خوای گەورە بەڵام دێمە لای جەنابەت حاڵی خۆت لەو باسەکەم وەکو دڵنەوایەک هەندێک نەسایح هەندێک ئامۆژگاریم تەوزی بکەیت ئەمە وەڵڵاهو ئەعلەم هیچ یعنی ئەگەر کەسێ بڵێ بە بەردەوام ئێستا هەنێک کەسێ زۆر شاکیە بە بەردەوام شەکوە ئەکات بەدبەختم ئەوە غەڵەتە یعنی ئەوە يعني إنسان وكو يعقوب فرموا إنما أشكو بثي وحزني إلى الله يعني إنسان بردوام شكواي خوي باتا كسي كشتي بدستا كخواي يعني لو مثلا لك لا بختوري كان دالي بختوري دبي إنسان كسي شي خوش بيه كلناو ناتي حب من لا يفنى يعني سير أما تنها أوشتانا من خوش روين كود زان في بختوري بينهم مش لنا ودتن مالا سامانة جوانية هم لنا ودتي أوي كلناو ناتي تنها خدايا ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام لو يعني دبيتو تنها هانات بو خداي بك إيشو كاري توي بيزي بزيدة كري إذا سألت فاسأل الله وإذا استعنت فاستعن بالله سيرتو لنا ونوجد بردوام دلي وإياك نستعين بلام داوا يارمتيش تنها لخلقكي تنها يعني ابن عمر فرمي لا روجي عرفه بكابراك دستي خوي بانا كردو دروزي دكرت قلتي بدبخت ايوه بدبخت او كي بختوره او روجي عطايا روجي بخشينا خوي قورا لخلق خوش بيت له دستي خو خوي باناكي ولا خلق باندكي يعني بقول له تروين خلق بو بختوري زور جیاوازە بەڵێ ئەو هۆکارانە چین کە وا ئەکات مرۆڤ هەست بە بەختەوەری نەکات ئەو هۆکارانەی کە باسمان کرد ئەگە دژی بکەوە مەسەن کەسێک بڕوای لاوازە کار و کردەوەی باشی نییە کەم زیکر دەکا قەناعەتی نییە هەست بە نیعمەتەکانی خوای گەورە ناکە دائیمان سەیری ئەو کەسان دەکە کە لە خۆی بەرزترن یا سەبەبێکی قاتع هەیە بڵێ لە بەختەوەری ئەو شتە دوورمانەکات شتێک هەبێت ئێمە لە بەختەوەری دوورکاتەوە ئەکید کۆی ئەو سەبەبانە ئەکرێ برێ مرۆڤ بەختەوەر ناکە نەک ئیلا بە تەنها یەک ئەوانە ئەگەبێت و هیچیان نەکەی یان هەندێکیان نەکەی جاری وا هەیە ئینسانەکە بەدبەختە بێکو ئەڵێ بیتە شەقی یعنی چونکە قورئان باسی سەعید شەکە باسی شەقی شەکە بەڵام شتێک هەیە ئەثەرەکە دەڵێ السعيد من اتعظ بغيره بەختەوەر ئەو کەسێ دائما يعني نصيحەتی خەڵق قبولکە هەندێک کەسەیە هیچ قسەی وەرناگری قسەی وەرناگری لە خەڵک چەندی نصيحەتی بکە ئامۆژگاری بکە ئەو کەسە بەدبەختە ئەو کەسە شەقیە بەختەوەر نیە بەڕاستی يعني دائما ئینسان دەبی مەمنون بێ يعني کەسێک ئامۆژگاریت بکە قسەی لێ وەرگری مامۆستا کاکشبان پرسیارێکی کرد وتی لە لای خەڵک باسی نابەختەوەری خۆی بکات ئێمە ئەزانین ئەڵێ من شەکە لغەیر الله يعني شەکوە لغەیر الله مەذەلە بەس هەندێک جار تۆ پێویستیت بەوەیە کە کەسێک ئەزانی بەختەوەر نیت بەڵام ئەتەوێت یەکێک ڕێنمویت کات ئەوەیان چۆن هەر ئەبێ شەکوەکەت بکەی هەر ئەبێ باسی بکەیت ناکرێت ئەوەش ناکرێت زۆر ئاساییە مثلەن خۆت و شەکوات هەیە جاری وایە تەڵەبەیە شەکوای لە مامۆستاکەی خۆی دەکە کە مەسئلەیەکی بۆ حەلکە کابرا فەقیرە هانای بۆ دەوڵەمەندێکیە بە کە پێویستی بە عەمەلیاتێک پێش ئەو ئاسایی ئەو جۆرە شەکوایە بەڵام شەکوا بۆ مانای کاروباری خۆی بدەیە دەستی یعنی تەوەکل لەسەر خوای خۆی نەبەستی ئەمە کێشەیە یعنی بۆ یەک لە هۆکارەکانی بەختەوەری بریتیە لە تەوەکل عەڵە الله ئەوەشمان بیر نەچێت یعنی پشتبەستن بە خوای گەورە پشتبەستن بە خوای گەورە بەڵام مانە ئەوە نیە کە تو هۆکارەکان بگریە بەر یعنی ڕاستە خوای گەورە عیلمت پێدەدا بەڵام دەی بشخوێنە خوای گەورە دەوڵەمەندت دەکا بەڵام دەبی هەوڵش بدەی کەسابەت بکەی ئەوانە هەمووی هۆکاری مادین ئەدگەینن بەو مەبەستەوە دکتور ئەوە ناوبەینە مە و خودێدا مەسەڵەن کە ئەم هەندی نزیکی خودێ بین ئەم زێدەتر بەختەوەرین دا بینەت ناوبەینە مرۆڤەدا بوو نمونە گەنجێکی هەی هەش کچەکێت کرد هەژێکردن ژیت ئیسلامێدا دیارە ئیلا vێت تەبوو نیەتە ئینانێ بێت ئەو گەنجە ئەو کچەژی هەش ئێکودوت کن دلێوانای پێک خۆشە
وقتی گل دنگی کدود بنیان جی گل ناوی کدود بنیان جی کدود بینن دلوانا بختورد بد کیف خوشت بن بس پشتینگی نابنا رزقیک هر اگر که هبت نبو کدونه پشتینگی او بختوریات ناف بین وان کچو کرادا وان گنجادا بوانا بقول نه حسابه يانجي بوانا بخير حسابه اكيد بخير حساب نية بوش اگر نيات بد اگر نيتي هي نعنويه بي اما قسمتي نبات يعني بلام قسمت نبو اما زانسيا شي شاوي يعني خلق سبا مفهومي خوشويستي بغلط تيجيش لبابتي زواج اما يعني خوي بروسي خوشويستي لدواي زواج دس بيدكا قرآن دلي ومن آياتي أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة يعني مودة خوشويستي لدواي زواج دس بيدكا نك خوشويستي لبيش زواج زور بي أو زواجاني كوا لس أساسي خوشويستي بوين زور بيان وكو دراسات عليه هرس يعني هنا يعني نارم زواجي تقليدي شتا حدك يعني أوش بلام عليه زواج تقليدي كان سركوتو بوين لواني كالس أساسي خوشويستي بوين لويا حديثش عليه لم يرى للمتحابين مثل النكاح لا الإسلام ده أو رجعين يتشوك خوشويستي لبيش زواج كومالا جناحي تدايا وكو نظار وكو دس بيكوتين أو شتانا يعني لبهند الرجع ندري على الإسلام ده يعني حتى شنو بدلي وانا جيب بيك خوش بتاجر وصابت يعني مثلا سايب آفرتك كوي هي معجب دبي أتواني طلب بك داخوازي بك بس أبري خوشويستك بردوام بي صالك دو صال دو دبي نابي ناو تمام ما وصى أمر المؤمن كله خير هم مشتك بس المؤمن عديت خيرت شبه باش بيت شبه خرابه هەندێک جار هەیە ئەومان بۆ ڕوونکەیتەوە کە لە ئاینی ئیسلام چۆن ئامۆژگاریمان ئەکات ئەگەر شتێک بەختەوەری بۆ دروست نەکردین چۆن دڵتەنگ نەبین کە نەهاتۆ دێتی ئەو بەختەوەریەمان ئێمە وەکو حەدیثە باس کرد عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير يعني پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرسامە لەوەی ئیماندار دائما لەناو خێر و خۆشیە يعني يان لبين الصبر ولبين الشكر يان توشي مصيبته بي صبر دقري إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب يان لنا خوشية الشكر دكا الشكرش يعني مرتبيتي مزنو قوريا لو يتو يعني لو بيني يعني هنا خوشك بسر دي بالصبر بقرا خوشي شكر يعني لو نيوانده يعني ولو يوشي تازج باس ما نكر دبيتوش كصبر دقر دبي الرازي وبقزا بقدر خواي قورا منالي بيدايا منالي دسني اگر صبري قر وكل حديث كيدا لي قلتي إنا لله وإنا إليه راجعون خواي قورا أفرمي أو عبدي كصبري قرتيا قصريكي لبهش لو بنابك نايو لبنين بيت الحمد نايو لبنين كوشتي سباس گزاري كسباسي خواي قورا كرديا كرازي بوا چكو خوا دايتي خوا بو خوشي دباتوا لشي هنا أو من على أو مالا لشوي هنا هر خوا دايتي خوا دجباتوا إذن بيستها صبر بقرا يعني علاج نية تمام دكتور آلية زانستی و پلاندانان يعني گرنگش بوی کتب گهی آمانجت خو حتما جا اگر مروف گشت آمانجت خو مروف بختورد بد ناف آین اسلام پیروز دا به پلانی که مروف نگهته يعني آرمان جو هیویت خو گل جراحو صبح هست کن پیلا پیویا خوده و حتی صبای خوده کریمه به پلانی دوید یان جی دوید مروف یه پلاندانر بد بو جیانا خوب گشتی دا مروف بختور بد پلان زور گرنگا لإسلام دا يعني حتى أقابيتو سيري كوتي بيغمبر بك صلى الله عليه وسلم كلب ومدينة أو بري تخطيط بلاني دانا لو أوقشتا يعني لكاتي شوادر سوك خلق لا درينيا مثلا لا لكاتي نيوروك لو كات بيغمبر صلى الله عليه وسلم درنا درسو كدرسو دمتاوي خوي بوشي ريبريشي دانا لبو بيابان دل الصحراء سول أشكوت سيشو ماو أو أنا هموي بلان بون هتاكو لآخر دا تواني أو كوتسي بسلامتي بريبكا كسيك بناوي علي آموزاي خوي لشويني خوي دادني كخلق وبزاني أوا خويتي كسي آموزاكيتي إمام علي إذن أو أنا هموي بلان بون بوي جيشت أو بروسا جوري كتواني كوتس بكلا مدينة ودواتر دولتك لو بينابكا يعني إسلام يعني أجر هو صابت أم نوتش بتن بيجين هم بهلا بيفيا خده و مادام أفرو كده رباز بحتى صباي خده كريمة كسي ببلان أجر هو صابت يقول نحباره يعني نه أكيد
ئەکید یعنی ئەکید ئەتوو دەبی پلانت هەبی ئەو زایان بێ پلان ئینسان ناتوانانی بژی بێ پلان ناتوانە خۆت پێ بگەینە بێ پلان ناتوانە مەثەلەن زەواج بکەی بێ پلان ناتوانە خانی دروست بکەی بێ پلان ناتوانە مەثەلەن ئۆتۆمبیلێک بۆ خۆت دابین بکەی ئەوە هەمووی پلان و تەفکیر و خوتەی پێویستە ئیسلام زۆر تەکید ئەکاتەوە لەسەر يعني حتى يوسف عليه السلام بلانش تسنق وريدانا كاتي خوي حف صال تزرعون 7 سنين دأبا فما حصدتم فيه أو كباز ذكاء موضوعي تخطيط التموين وأماني كدانا لو يبقى كواتا قرآن بريتي لا تخطيط زالهم الروشي تخطيطي سياسي عسكري اقتصادي أو بلاننا زور زور جرينجن بويا أو كسانة لروج قيامة ناتوان لسفردي سراد ببرنوا يعني أو كسانة بێ پلان بووینە لە ژیانیان مەثەلەن عن شەبابی پرسیار لێ دەکرێت بە گەنجەکەی چۆن بەڕێ کردی عمرەکەی خۆی چۆن بەڕێ کردیە علمەکەی خۆی چۆن برەو پێدایە مەثەلەن ماڵەکەی خۆی لە سەرچاوەیەکی ناو چۆن سەرف کردیە یعنی کەواتە پرسیار لێ دەکرێت لە پلانی تو لە بەرامبەر حیات و ژیان و گەنجی و ماڵ و سامان و علمت مامۆستا ئەوانەی کە دەبەخشن زۆر بەختەوەرترن لەوانەی کە کۆ ئەکەنەوە ئەمە دروستە؟ ئەکید ئەوانەی دەبەخشن زۆر زۆر بەختەوەرن یعنی زۆر جاری وا هەیە کەسانی خوا پێدا و باز دەکەن لای ئێمە ئەڵەمە زۆر هەز بە بەختەوەری ئەەکەین لە کاتێکە کەفالەی یەتیمەچی ئەەکەین کەفالەی دایکەیەتیمەک دەکەین کەسێک خانوێکی بۆ دروستەکەین یعنی زۆر هەز بە خۆشی دەکەین یعنی نازەمێنەوە حسێک نەوە بەختەوەرێک لای ئەو کەسانە دروستەبی کە تەنها خۆیان هەست پێ دەکەن لامان کا داوای کە دەستی خۆی پان دەکاتەوە هەست بە سەرشۆڕی دەکا یان حتا لە ڕۆژی قیامەتش دەڵێ ئەو کەسێک کەوا دەرۆزەی دەکا ئەوەندە زەلیل دەبی هیچ گۆشتی بە دمچاوە نامینی بۆ یعنی بەخشین عزەتە فعلا دەرۆزەکردن سوال زلەتە بەڵێ چونکە ئەم فترێش ئەوە بوو کە خەڵکێکی زۆر بەهۆی ئەم کەرەنتینەکردنەوە لەبەر کۆرۆنا بەخشینێکی زۆری کرد حتمما ئێستا دڵەکان ئارامترە ئەگەر مقایسە بکەن لەگەڵ یان بەراورد بکەن لەگەڵ کاتی ترە ئێستا زیاتر هەرچەند خەڵکی کوردستان بە بەردەوام دەستی خێر و خێرخوازی هەبووە بەڵام ئێستا کەمپینێکی زۆر ڕاگەێنرا بەختەوەرکن دکتۆر مە بەحسە هەندێک کرد و بەختەوەری خێرەکە مازنە بۆ مرۆڤی ئەجرێکی مازنە هەی دەرگایەکی تایبەت هەی تایبەت شێوێت خێرۆتکن و بەرامبەری خۆ بەختەوەرکن ئەم بچینەت ناف خێزانێدا وەکی مەبەری نوکەژی تەبخۆی ماژە پێیکردی وەجعلنا بینەکم مەوەدەة وەڕەحمە و حتا دوماییکێ باشە ئەگەر هاتوو گەلە جارە ئەم زەڵامات بینیت ناف بین ئامەدەم هەواڵێتێکین یان جی حتا کرد ژن دیبینیت ناف ماڵە خوددا تێتە دەر نەیە بەختەوەرە یعنی ناف ماڵە خوددا ژن و مێرد نە پێک و نە بەختەوەرن باشە ئەگەر ژنێک زەڵامی خوب بەختەوەر نەکرد زەڵامێک ژی ژنە خێزانە خوب بەختەوەر نەکرد گونەهاوان چییە چاوە هاتیە بەحەزکردن ئەمە ینی بابەتێکی فراوانە کتاب بەحث نووسرایە لە بابەتی ئەسعادە زەوجیە بەختەوەری خێزان یعنی ئەمە ممکنە ئەڵلقەی زۆری بووێ ئەو بابەتە بەڵام بە کورتی خۆشەویستی بنەمایەکی سەرەکیە بۆ بەختەوەری خێزان هەر خێزانێک خۆشەویستی تێدا نەبوو و ڕەحمەی تێدا نەبوو ئەو خێزانە بەرەو داڕمان دەڕوە پێسە دەبین بەداخۆیانە جاری وایە دەڵێن مەثەلەن ڕێژەی تەلاق خەریکە یەکسانبی لەگەڵ ڕێژەی زەواج یعنی کەچی يعني مثلا قبيت مقارنة بكي لقى قديم بيشتر يعني الرجاي طلاق زور زور كم بوا كسي وضعش ناخوش بوا لرو اقتصادش خلق او الرفاهية او نبوا يعني كمان الرفاهية خوشي يعني زاروية مثلا دمين او خزانة هيك عيبينية سيارة وخانو مزمرزم همشتيان هي كسي بينه لكوتات داوي طلاق كرين لك جابنوا زاروية منالشيان هي ومنالانش هم بردوازة دبن اوتيا اساس او افرتا مثلا او بياوي خوش ناوي او بياو افرتي خوش ناوي ياخذ او افرتا ياخذ او بياو كسيكي تر لولا خوش شوي لبش بردا يعني وكبل خيانه اوش يكيك له كاركاني ترازاني لك ترازاني خيزان والقران داله موده ورحمه يعني حتى عقبيته خوشويستيش نبو يعني هتسنبي بار رحمه بالرحمه يعني سوس بمعنى مهرباني إمام عمر أفرمي رضي الله عنه أفرمي خوهم خيزانك أساسك لسر خوشويستينية أدي منال يعني زاروياتو سيرك والله يعني زارويا خيزان لك زدابيتو لاي إيما يعني مثلا بين شش منالي هي من دالكاني جنزن من دالكان بالصالة من دالكان دقرين
داکەکە بابەکە هەجێشی لێ نییە یعنی ئەی ڕەحم ئەی سۆس ئەی ئەو مناڵە لە پێش چاوی تو دەگرێن نازام یعنی هەستەکەی دڵڕەقیەک هەیە سەر دنیاە یعنی ژالیە خدای و چاوە هاتیە بەحسکردن گونە هاوانە چییە مادەم پێیوەنات بەختەوەرن چ گونە هەک دێگەێت جزایوانە دێت چبت ئەگەر بەختەوەر ئێک و دوو بەختەوەر نەکەن مەبەستە من ئەوە والله ئەوەی کە قورآن باز دەکە وعاشروهن بالمعروف ئەی پیاوان سو کلمە معاشرة يعني معاشرة بين هەردووکان يعني معاشرة وكل صيغي مشاركة يعني هردوشي بيويستا معاشرة يعني بيا وجن هردوك دبي بشوازي جوان معروف تاق هاموشو يكتر بكان يعني وكل تسبلا بدستك لنادري هردو لا بيكوا يعني زاري بياوك زوزر باشا آفرتك خرابة يعني آفرتك زوزر باشا بياوك خراب هلا آخرة تقدسي دبي هردو كان باش بن دبي هردو كان تنازل لو يقدي بكان يعني زاري لسر شي زور بسيط عنادي أكن أو آفرته دعوة طلاقك لو پیغمبر صلی الله علیه و فرمووی هەر ئافرەتێک داوای تەلاق لە پیاوەکەی خۆی بکە بەبێ هیچ عوزر ئەو بۆنی بەهەش ناکە بۆنی ئەتوانە بڵێ پیاویش ئەگە بێت و ئافرەتی خۆی تەلاق بدە بەبێ عوزر ئەوش بۆنی بەهەش ناکە وەکو قیاس کەواتە بۆنی بەهەش حرام بی لەو ئافرەتێ لەو پیاوی بەبێ عوزر داوای تەلاق ئەمە بەسمە نەبێت ژیانی خێزان بەردەوام بەختەوەر نەکەن مادەم گوناوە مۆزم تەم ئەو معنی کەواتە نەیتوانێ خێزانی خۆی بەختەوەر کات کە بەختەوەر نەکرد ئەوە جەزاکەیتی ئەوە سزاکەیتی بەڵێ مامۆستا هەندێک جار مرۆڤەکان وا هەستەکەن بەختەوەری خۆیان نەشر بکەن بڵاو بکەنەوە واتای بەختەوەری خۆیان ئەگەێنن بە خەڵک کە من بە تاواتی ئاها بەختەوەرم بەڵام لە پشتی ئەوەوە بەختەوەر نین ئەمە چ ڕوانگەیەک هەیە لە ڕووی ئەمەوە کە بڵێ ئایا ئەم خێزانە بە وایە بەختەوەر نین بەس تەنها لەبەر نمایشکردنەکەوا بەرامبەر بە خەڵکەکەن ماڵی خەڵکی تر ناشێوە بەو شتە بۆکو چاولێکەریەک یعنی خۆی نیشانە دە بەختەوەرە کەچی واش نییە بەڵێ وان نییە بەڵام حەزە کاسە بۆ نمونە ئەبینین لە سوۆسیال میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتەکان دوو خێزان زۆر ئیتر دەست لە منانی یەکن و بەردەوام خەریکی قسەی خۆشن لەگەڵێکانە خوشکی کەسەکە چاوی لێەکە خوشکی کە چاوی لێەکە کەسێک چاوی لێەکە بەختەوەری خۆی بڵاوە کاتەوە ئەمە کارێکی نەشیاوە باشە خراپە چۆنە وڵای ئەمە کارێکی باش نییە توان بڵێ دووفاقیە یعنی نیفاقە تۆوان نیشان بدەیت کەوای کەچی واش نییە یعنی ئەوە نیفاقە ئەگەر واش بێت ئەگەر بەختەوەریش بن هەر بڵاوی بکەنەوە نەخێر نانەوە ئەتۆ یعنی هەر مچینە ئیسفادەی هەبیتن لۆ دەوروبەر بەڵام لۆ خۆت یعنی نەبوویتە چرایەک بۆ خۆت ئەم قسانە ئەم هەڵسو کەوتە وەکو ئەوەیە دەڵێ ئەو عالمەی کە عمل بە علمی خۆی نەکە وەکو مهمێک وایە کە خۆی ینی دەوروبەری خۆی ڕووناک دەکە بەڵام خۆی دەستێنی ئەوەش ئەتو یعنی بتوانە لە خۆت دیفاع لە خۆت بکە خۆت بەختەوەر بکە ئەوجا بتوانە یعنی مثلا کتابەکەی بە ناوی دع القلق وابدأ الحياة دیل کارنیجی ئەو کتابەی نووسیا سەرێکی ئەمریکی ئەو بزام ئەو پیاوە یعنی پڕفرۆشترین کتاب بووە کاتی خۆی بە مەلایەن کتاب فرۆشە لەسە بزام کرایت و کوردیش ئەڵەن ئەو پیاوە لە ئاخیر خۆی انتحار کردیە مەبەست یعنی ئەوە باسەوە دەکە کەواز لە قەلق بینە ژیانێکی نوێ دەست پێ بکەوە کەچی لە کۆتادا ئەو نووسینە و ئەو هەموو نەسایحە دادی لە خۆی نەداوە خۆی انتحارەکە یعنی لۆ هەندێک کەس وا نیشانەدە فعلان کە بەختەوەرە بەسی کەسی واش نییە باش دکتور لە بەرامبەرەوە وەرە سۆڤانیش هەندێک باسی کرد بەڵام کەسێک حتى لە ئاەتی قورئانی پیرۆزدا هەر مەسەلەن خوا دەفەرمووێ وأما بنعمة ربك فحدث بۆ نمونە ئەمڕۆ فلانە خواردنم خوارد ئەمڕۆ بچوومە فلانە شوێن ئەمڕۆ سەفەری فلانە وڵاتم کرد لە تۆڕە کۆمەڵاتیەکان باسکەم بەوە دڵخۆشم و خوش گوتیتی باسی کە ئەمە دروستە یانیش پێچەوانەی شەرع و ئاینی ئیسلامە کە دڵخۆشم و دیارە و شتەکانیش ڕاستن هەموو ڕاستە بڵاویش دەکەمەوە والله لەگەرەوەی دانیمە يعني ڕاستە قورئان دەفەرمێ وما بنعمة ربك فحدث يعني تحدث باسکردن باسی نعمەتی خوای بکە مەبەستەکەت ئەوە بی کە خەڵک چاو لێ بکە شکرانی خوای گەورە دەکەم کە خوای گەورە و نعمەتی بم بەڵام جاری وایە تۆ ئەو خواردنەی بڵاوکەوە خەڵکەشی هەژار فەقیر دەبینی دڵی پێ بێزارە بی یعنی تو تازە باسیمان کرد کە چۆن خەڵک بەختەوەرکەی تۆ دەکەی خەڵک نابەختەوەر بی بەڵی ئەو نیتی
باش نییە ئەمە ئەوەی کە دەکرێت بەڕاستیانی تمام دیارە یعنی مۆتەوەی دیارە گەلە جۆرە مرۆڤ هەندە تشتات کرد مرۆڤی پێ بەختەوەرە بەس بەرامبەری مرۆڤی نینە وێدوێرە مرۆڤی ئەف خۆلەل پێشچاوت نە هەر تشتێکی مرۆڤی هەی مرۆڤی پێ بەختەوەرە بڵاو کرد یعنی بەرامبەری مرۆڤی نینە زۆر سپاس بووە دکتۆر ئیدریس سورچی پێشنەوێژ و مامۆستایانی نەفشەوەت گەرمەدا بووین پاشیوە خێر و بەرەکەت بێت خودی ڕۆژی بنوێژێت و قبیل کێتە مەمنونێت توینە دکتۆر سپاس بۆ ئامۆژگاریەکان دووبارە ڕەمەزانە پیرۆز. زۆر سپاس دەکەین بەڵێ دەچینە بچین بەرەو تۆپەکەی وەستا ڕەجەب مە بەحث کردی بەڵام دیارە ئێستا بۆتە سمبولێک کە باسمان کرد لە ڕەواندوس ئەو تۆپە هەیە بەڵام ئەو تۆپەی کە تۆ باست کرد زۆر خڕ بوو ئەو تۆپەی کە تۆ باستە کرد با بەتونیەی و تۆپ هەموەستمە کرد ئەوەی من هەستمە کرد مربع و تۆپتنی من مربع تۆپتنی من بەڵام کە ئێستا وتمان بۆتە سمبولێک لە ڕەواندوز لە ساڵی 1940 دروست کراوە لە بواری سەربازیە کەڵکی لێ وەرگیراوە لە قۆناغی دوای مردنشینەکانیش بۆ بواری ئاینی بەکارهێنراوە و لە کاتی بەربانگیش بۆ بە ڕۆژوانان ئیسفادەیان لێ کردووە دەستپێک و ڕەمەزانژی تۆپاوێت بین بەڵێ لە کۆتایی ڕەمەزان بەکار نایێت بۆ بوار نەکەم چونکی یا دیار نینە چ ڕۆژێک حتا خودێ نزانێت بەرگی هەفکاری مە بەحەزگەل بژین باشە با بچین بۆ دەڤەرە ئەو دەڤەرە و بەگشتی بزانین سوودیان لێ بینی و چۆنچۆنی سوودیان لێ بینی و پشتی هینگی پاشێت گەلە بەردەوامە هیچی دیالمەداوە سمبولێکی دیاری ڕواندێز تۆپەکەی وەستا ڕەجەبە مێژووی دروستکردنی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1940 کە بە مەبەستی سەربازی لە میرنشینی سۆران میر محەممەد پاشای گەورە بۆ جەنگاوەرانی فەرمانڕەوایی خۆی دروستی کردووە جگە لە بواری سەربازی لە بواری ئاینیشدا سەردەمانێک ڕواندزیەکان سوودیان لێبینیوە ئەو عاجیلە دەهات ناو بازای منداری خڕکردنەوە ئەمە هەموو هەرێکی پارچە پەڕۆکمانە برد لێ دەبا هەر کەسە و مندارەکان گەنجەکان پارچە پەڕۆکە شێوێ بە کە ئەچوینە سەر گردەکەی ئەو تۆپەی لێبوو مانجی ڕەمەزانی هێواران ئەو تۆپەی ئەتەقان خەڵکی ڕوستێ چەند دوورە بەنگۆ لێن دەرەجێن لێ بوو بانگ نادرا هەتا ئەو تۆپە نەتاقیان ئەزا بانگرێک یان زغەرەی پێوانە و ئەمە هەموو هەر دەهاتی لەو لای خۆمان ماتە کرد و خۆم بە عایزادا وەختایەک لە گرمژنێدا ئەو پارچە پەڕۆکان بە سەر ڕوانزێدا داهاتنە خوارێ بەرەو بازاری وەستا ڕەجەب لەگەڵ هاوکارێکی بە ناوی خانجەڵدی بەر لە 206 ساڵ زیاتر لە 200 دانە تۆپ هاوێژی ئەندازەجیای دروست کردووە و بۆ بەرگریکردن لە میرنشینی سۆران سوودی لێوەرگیراوە و لە پاڵ خەرەند ڕواندزیان وە قەڵایەکی بەهێز پاراستووە لە دژی دژبەرانی ئەوسایی میرنشینی سۆران. کاتێک دەوڵەتی عوسمانی هێرشی هێنایەتە سەر ڕواندز لە ساڵی 1936 ئەو تۆپانی فڕی داوەتە ناو خەرەندی ڕواندز تۆپەکان لەلایەن سەیتەها شەمزینی کە یەکەم قایمقامی ڕواندز بووە دوو لەو تۆپانە لە ناو ئاو دەرهێنراون کە یەکێکیان ئەو تۆپێکە ئێستا لە ڕواندز دانراوە و ئەو تۆپە لە کۆنەوە وەکو کە ڕمزێکی ئەو شارێ بەکار هاتیە بۆ بەربانگشکاندن لە مانجی ڕەمەزانی پیرۆز هەروەها لە جەژن و بۆنەکان بەکارهێناوە. لە کۆتاییەکانی ساڵی 1960 تا ساڵی 1970 لە بانجی ڕەمەزان بەهۆی نەبوونی تەکنەلۆژیا بۆ ئاگادارکردنەوەی ڕۆژوگران لە بەربانگ تۆپەکەی وەستا ڕەجەب سوودی لێبیندراوە و لەلایەن کارمەندێکی ئەوسای شارەوانی ڕواندز بە ناوی حاجیلا هەموو بەربانجێک تۆپەکە تەقێنراوە. تەیفور محەممەد کوردستان 24 ڕواندز. شبان بینیت ئەمە ئەو تۆپە نەبوو ئەمە تۆپێکی لە شوێنێکەوە لە ڕواندز ئەمان تز زعیفتر بوو ئەمان لە ڕەواندوز بوو. ئێستا چینە لای پامنێرمان ئاراس ئەحمەد کە لە هەولێر لەگەڵمانە ئەم شەو ئاراس شەوت باش بەختەوەر بیت. باش مەڤ ئاراس پوژی خەلکی ڕەواندزێ ئاراس بجەمانو کە بەحسێ ڕەواندزێت کرد باز بزانین کە دیرش ماڵ و ماڵا مازن طبعا از بحث كم كانوا تركي و التجاه كي هوليري بزاني كاباشي و ما تو بحث كي بو دنگتني عراس او تعال
شوان سۆڤان شەوتان باش سەیتۆ باش. ئێستا من ماڵی سەرەکیم لە هەولێرە بەڵام هەمیشە شانازیش بە ڕەواندز دەکەین چونکە ماڵی باوکم لێەوە خۆم لە ڕەواندز گەورەم ئێستا من لە ئەلوەی هەولێرم لێرە تازە ژیان دەست پێ دەکات چکە لێرە ژیان دوای دوازەی شەو تاوەکو بەرە بەیانێکی زوو دەست پێ دەکات چونکە خۆتان دەزانن بڕیاری ژووری ئۆپەراسیۆنەکانی پارێزگای هەولێر کاتژمێر 12 دیاری کردووە کە ئەلوەی هەولێر بکرێت و ئێستا من فرۆشیارێک وەردەگرم پێم بڵێ بازارتان چۆنە لە ڕەمەزان وە لە ئەلوە بازارمان لەمە پێش خراپ بوو بەزی سال لەوەتی نەخۆشیەکە بەرەو کەمی ڕوا باشترە بەس داوا ئەخێن بەس سەیتەرەکانمان بۆ باش بکەن لەبەرەوەی بەگران ئێلن بێنە ژوورەوە و زۆر جاجیە چەڵەوەمان پێغەنەڵێن بارداگرەوە وەڵای بەرەمی خۆمانەی سا زۆرە وەکو خەیار و کولەگە و ئەمانەی خۆمانە هەمووی زۆرە وەکو ترۆزی و ئەمانە هەمووی خۆمانە وەڵای ڕسق ئەمە لە ئێرانەوە نایە خۆی ڕسقەکە زۆرە نەخەیار لە ئێرانەوە دیە نە کولەگە لە ئێرانەوە دیە هەمووی خۆمانە بەڵێ هین خۆمانە بەس چییە هەرزانە نافرۆشێ لە ئارەوڵە هەرزان بێ باشترە لەوەی گران بێت بەرەوەڵە وەڵایی کاسپیەکەمان ئەیبینێ کاکە بازار حتا بڵێ باشە و بیعیبە ئەوە ڕاستیەکەیەتی ئارەوڵاوە قنرە ئەوە ئەردێشەیە کاردیە ڕێوازە هەموویە فرۆشێ و بیعیبە بازار ژوان ینی ئێستا کاتی پێگەیشتنی جای بەهاریە جای شاخ و چێوەکانی کورسە هەروەها کاتی پێگەیشتنی بەروبوومی بەهارەش هەروەها میوەی بەهارەش ئێستا من لەگەڵ کەسێشتر قسە دەکەم وەرە تۆش قسەم بۆ بکە پێم بڵێ لێرە جەنابتان چکارەی فرۆشیاری کڕیاری ئێمە سەرچین کڕین و فرۆشتنی گومرگەکەین ئیتر بازارەکە بە حکومی ئەم نەخۆشیەوە مەعاژ نییە خەڵک لە دەرەوە ئەوە ئەشیا ناکرێ ئەم ڕسقی هەولێر پێ ڕاگەشتەوە فەلاح هەولێر هەمی زەرمەندن ڕسقی پارە ناکە خیاری پارە ناکە کودی پارە ناکە خاص پێم بڵێ ئێوە ڕەمەزانە تا بەرەبیان ئیش دەکەن چۆن کاتەکانی خۆتان دابەشەکەن لە کار و کاسبیتان لە ڕەمەزان کاتی کات بۆ فەقیر نییە 24 ساعت ئێمە لە گومرگی مەسە کاتی ڕەمەزانە کەمێ زووتر دێن ساعت 10 و 11 دێن بۆ گومرگ هەتا 8 و نیو نۆ لێرا بین دوای ڕێنەوە بۆمەوە ئەوەی لێرە دەیفرۆشن وای ئەوەی لێرە دەکردرێ هیچ گۆڕانکارێک بەسەر نرخەکانیان داهاتوە دابەزیەوە نرخ زۆر دابەزیەوە تاثیری زۆر کردو ئێستا ڕسق بە عام هەمووی هەرزانە بە حکمەوەی جوتیاری کورد بەرهەمەکانی جوتیاری کورد وەڵا کودیە خەیارە کەلەمە خاسە یعنی بیبەرە تێگەی سەر ڕسقمان لە ئێران ڕسق هەموو خۆماڵی ئەو ڕسقی ئێستا لە ئێرانەوە زۆر کەم دێ هەمووی عێراقی و هەولێرە بڵێ ئەوە وتەی چەند فرۆشیار و کاسبکارێک بوو لێرەکە هەنی لێرە دوای دوانزە شو لێرە دەست بە ئیش و کارەکانی خۆیان تاوەکو بەرە بەیانێکی زوو لێرە سەرقاڵی ساکردنەوەی ئەو بەروبوومانن کە لێرە دەگاتە ئەلوی هەولێر لە شوێنەکانی دەوروبەری هەولێر دێتە ئێرە شەفقەرێمە ئەو ڕاستەحمەد باکی ڕاستەخۆ توش هەولێرێت گەلمە دەبووی زۆر سپاس بۆتەوە ڕاست دەستێتوانەژی ڕاستی زێڕینن دەستێتوانە خوشەوێت کارکن حتا نیڤاشەوێ خودی خێرەوانە بنوێست هیڤیاوەیەکی زیترین دەم دە تایبەتیژی بەرهەمێ نافۆی خۆماڵیە جوتیاران زێدەتر لێبێت حکومە زێدەتر ئالیکاریە جوتیارا بکرد وەکی یعنی پروگرامە حکومەتیشدا ئەوە هەیە ڕاستیش یعنی ژبلی پشتگرێدان بنافتێ گرنگیەکە زێدە جوتیاران بێدەداین زیترین دەم ئەو بێتە جێبجێکرێن بژام دێنی کە بەرەف ئەو شتەی بڕگەی کە ویستت بیڵیت و ئەمود نەیڵێ قسەمەکە هەرچەند کەشف بوولایەکی دیارە لە منەوە جەبەری ئەوە ناشتە کەشف نەبێ هێشتا زۆر کەشف نەبووە ئەمی بابەتیژی بەحەس ناکەین ئەم دێ بەرەف ئوردنێ چین باشە ئەچین بۆ ئوردنی جادەینەوە با پاڵێکی پێوە نم دەرنەکەوێت تا ئەچین بۆ ئوردن با بەبێ ڤیزا بچین بۆ ئوردن کە لە ئوردن بە مەبەستی هاندانی خەڵک بۆ پابەندبوونیان بە ڕێنمایەکانی تەندروستی و مانەوەیان لە ماڵەوە پێشبڕکەی دەستنیشانکردنی باشترین توانە بەڕێوە دەچێت بە هەزاران کەس ژوان بەشدارن لە پێشبڕکێکە کە تا جژنی ڕەمەزان بەردەوام بابزانین پێشبڕکێکە چێە بڕۆینە ئوردن بێ ڤیزا یاخود
ڕکەبەریەکە پڕ هەیەجان ji بۆ دیاریکردنا باشترین شیان لە ژێر سێبەرە ڤایرۆسê کۆرۆنایê lê stûdyo û stêca vê talentê ciyawaz e stêj dikare li ser banê malê bît an ku li balkonê û keşwehewaekî azad an ku jî li nav mal û bi amadebûna bapîrî تخطر عبالي بالحجر الصحي li Ordinê bo handana xelkê li ser pabendbûn li ser rênimayiyên taybet bi vayrosê koronayê û maneva li mal piştberkeya diyarîkirina baştirîn şiyan an ku heman telênd bi awayê online private çît piştberkeya ku bi hezaran kesan beşdarî têda kiriye. حسيت انه هاي كتير فرصة حلوة انه من هست کر کو درفتکه هری باش بو کو از بکار بم شیانه خو نشان بدم هر وها اف پیش برکه پشتوانیه که جبوان کسین کو شیان سترانگوتنه او اینه که شانه و هنرندن هنه ويكون لهم دعم كمان حتى يقدروا يطوروا حالهم اكثر بجدار بو ویدیو خو تومار دکه و دشینه جبوی لجنا و پشبرکه هنگ بجی هنه با آوای لایو و آنلاینه هر هفته 100 خلات کو پارنه به سرکفتیان تندا باش کرن خلات جی ل 100 دینار اردنی بو 1000 دینارانه و تا نزدیک 140 دلار بو 1400 دلاران اف پشبرکه هیا جشن رمضان بردوام دبه ل 21 آذار و قدغه هاتو چول اردن بردوام او نه هنکی سوکریه ل اف جوره بیروکه دکارن صدم بن بو بن فریا خلکی Cette terre n'est pas née d'aujourd'hui. Il vient d'aussi loin que je viens, traîné par 100 000 musiciens. Un jour cette terre me rend. بەڵێ ئێمە هەر وەک دەزانین کە وەکو ئێمە مسلمانان لە هەموو شوێنێکا کە ئەبێتە مانگی ڕەمەزان هەندێک دەنگ هەیە مناجاتە سرودی ئاینیە بەڕاستی دڵ ئەهێنێتە جۆش و هەست بەو ئەجوا ڕەمەزانیەکەی بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەو بارودۆخە تایبەتەوە کە دروست بوو زۆر لە مزگەوتەکان و لە ئەو شوێنانەی کە مەولود خوێندنەوانە بوو ژنڤە گۆستن ئەوانەژی تەبان ڕاوەستن تەبان هەمووی وەستاوە بەڵام ئێمە هەوڵماندا ئەو کەش و هەوایەتان بۆ دروست بکەین لە ناو ستۆدیۆی پاشیف بە مناجات و سرود خوێندنی ئاینی کە لەلایەن هەردوو میوانی زۆر ئازیزمانەوە سەید هاوڕێ کە قورئان خوێن و مەولود خوێنەوە هەروەها حوسامەدین ئەمیر کە ئەویش بە ئامێری دەف لەگەڵمان ئەبێت گەلە بخێر هاتن ڕەمەزانەوە پیرۆز زۆر ئەم مەمنونێت توێنێ نەفشەوە پۆشیوێت گەلمەنە جامە سەید هاوڕێ چونکی تو دەنگێتەیە خۆشە ماشەڵڵا قورئان خوێنی و مەولود بێژی یا باش ئەمش ئاەتەکە قورئانە پیرۆز گرێدای هەیوا ڕەمەزانە پیرۆز یانژی هەر تشتێکی تایبەت زانی و دەنگێتە گەلک پێخۆش دیار بێت دەست پێ بکە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى فأما
فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث صدق الله العظيم. اي ما شاء الله خديش ترازي بيت وخدي خيرات بنبست وان شاء الله ودن جهر وصا جان ومرتب بمينت وكي ان شاء الله مزاميركش مزامير داودي ان شاء الله تعالى. السيد هاوري بو وتني مناجات سرود لكيو دستان بكردوا وكو تيم هردوكتان دستان بكردوا بدايتي امن ساڵی 2009 دەستم پێ کرد دواتر ساڵی 2012 لەگەر کاک حوسام و چەند بەڕێزی ترام هەر ئەو دووەنینە تقریبان 7 کەسین جارە کۆ هین میێوانێت مەبین زۆر هاتینێرە بەڵێ گروپێکمان پێکینا تا ئێستاش بەردەوامی الحەمدوللا گروپیش مەولودەکەش بە عەرەبی و بە کوردی و تورکی و فارسیش دەخینی ماشاءالله یعنی وان زمانە ژین زانە ئەگەر وسا وەکو زانین وەڵاهی تقریبان شتێکی لێ دەزانین بەڵام بەو چار زمانی دەخین یعنی زۆر شاکە سامی یوسفی کوردی ئێمەنێ والله اسماعیل کەم کەسێ نادین و هەر وساش ماشاءالله دەنگێکی سامی یوسفی ئێمەن ئێوە کاک حوسام تو بیناتت گەل دەنگ خۆشیێژی هەیە یان بەستە گرێدای دەفژەنینێ بەڵێ مەولدیش دەخینم توژی مەولود دەخینی نەبەست دەفژەنی توش ساڵە چەندێتە دەست پێکریە ئەمن بە حکمیەوەی بابم مەولود خین و قورآن خینە ماشاءالله تەمەنم 6 ساڵ بوو دەستم پێکردی لەگەڵ بابم دە ڤیدیۆت 6 ساڵیە هەنە تشتێکی کەڤنیانژی تەنینن تەنەمۆینە ئەرشی هەیە بەس ینی زەحمەت ببیندرێتەوە تەمام ئینشاءالله هەر تەمەنی درێژ ئێوە بۆ سرودەکانتان بۆ مناجاتەکان طبعا ئەم مانگە هیچ لە ماڵەوە بوو هەر بەهۆی ئەو وەزعەوە پشت بە چی ئەبەستن سەرچاوەکانتان چییە کە پشتی پێوەستن ئەمە میساڵەن ینی وەکو مۆڵخین وەکو پیشە هەڵمانە بژاردووە یعنی شتەکە محەبەتێکە ئیخوا و پێغەمبەری صلی الله علیه وسلم بەس ئیدی ئەو وەزعەوە تەسیری زۆر کرد ئینشاءالله هەر وەکو خوای گەورە دەفەرمێ فەئینە مع العسر یسرا ئینشاءالله پاش هەموو یسرا یەکسەر ئینشاءالله خوش دەست بێ ئەمدانوکە دەرباسی سرودەکە خۆش دەنگێتە و دەفژەنینەوە کاک حوسامی گرێدای هەیڤە ڕەمەزانە پیرۆز ئەس حەسکم تشتێکی وسەتە حاضر کرد زوان چ هەیە یاڵڵا بژە ناوێ خودەی لێ بینن يا رسول الله دخيلك رمني يا بمحزون وقد زان قردا كسو شرمند واستاوم لدور قرتي سرمايا مني يا خو مستحقي رحمته رنجي زردور ويرشوم ويسبي فرميس شيسون روح لسر اليوم نفس جيرة لني وخوف ورجاء تاوري فرماني تويا بيت دريا بيت جروحم بفداك قولي قول زاري مدينة روحم بفداك قولي قول زاري مدينة لطفها برواه بك مقصودي مدينة لطفها برواه بك مقصودي مدينة الله درمان مكهاتو ما حجيميها مدردات درمان مكهاتو ما حجيميها مدردات تيمار بك زرقم كهمو كون بنينا تيمار بك زرقم كهمو كون بنينا روحي
مقصود مدينة الله روشان بكتاوم بقولي خاجي دري خوك روشان بكتاوم بقولي خاجي دري خوك بوعي ستفرشي قدم زار صلوات سر رحب پیغمبری صلی الله علیه و سلم ای دنگ و خوش دست تنیشن کاک حسام از گرتنا تا دف جنینا تا راستی بو منا سرنج را کیش بی جداهیک نیفبنا دف جنینا اسلامی و یا هنر گشتی جهان هی یانجی وکی ایکن نه فرقی هي دف جنيني عرفاني هي لقر مولود دف جنيني أكاديميش هي چوي اگر جداهیه بو ما اگر تو بحث کی یعنی دف جنین دف جنيني أكاديمي عادة أو هذا جيري بنوتة دخندري دف جنيني عرفانيش يعطي هذيك استقلال ما والي تدري وقرتنا راستو چپ واجی جداهیه لا هر کس أوي خوتي يعني هي راسته هي تسبانة جگەلەوەی کە بۆ ئەکادمی بەکارهێنرێت بەس هەر بە گشتی دەف وەکو ئالەتێکی ئەرفانی زیاتر بەناوبانگە و بەکارهێنرێت هیچ ئالەتێکی تر بەکار نایێت لە ناوینی ئەرفانیەوە نیە پێشگە لە دەف والله دەف بەکاردێ تەپڵ هەیە بەکاردێ لە بۆ عەرەبی ئیقاع درامس هەیە بەکاردێ کاکە بەس ئەبەری تو بچێتە هەر سەر دەفێ کاک حسام حتى نوکە ڕاست تا چەند دەف تێک دۆینە والله زور تنجم مارتينا مثلا نخوشترين موقف مثلا تو قرم بيا ودف مثلا بقي بالدرهبت يعني هر تستكين بيجني هبيه بله هبيه كان جيبيا شو بيا والله صالي بارب ولا مولدك بوين فيديو كشف معايا زرت بيت الجواب كهرباش كوجا وانا لا مزرعتي بوين مولدك بو يعني انا قربي مولود ابو دبر شيء ايش تشجع توشي موقفات صار او زوج بتجو ضربت مليته داوب بحماس رنج ازم كذا سنيد من براس دست تيك بدم وكيل بابرين كاجي قلت نام بنا نواكوش بقصه دفجاني يجيبوا دفجانا سيد اوريك هاتي كاتك ماي كشتكاني دا انا بس يوتكرت ك شتي تازه شت هيك هشتا له هیچ شوينك نوتراو بله عرضت نكردوا أكري إما بختور بين إن شاء الله تقريبا رمضاني بارا وخريشي الحمد لله دروش لموبر كاركم تاكر مع دكا بناي باب الله بيروز سلامت بيبيم خوش اللي روا دس خوش لتسان برزق بكام أقدر درفتم بدن درفتم آدم وكاري كارك جوان كلي بول درفتنا الحمد لله بابتكم بناي باب الله وكو كاري تو ماركني دنگكا وموسيقاكا ما مستاهو قرا هو قر سعيد کاری شمشاڵەکە کاک فەرمەندە هەروەها کاگڕوانیش بە دەستور پەنجینەکەی ئەویش ئامێرەشی ژەنی و هەروەها سوپاس لە بۆ چەند بەڕێزێک بەرەودووری شوان کە جلک و بەرگەکەی لە بۆ ئەوە کردیمە وەستا هونەرە هەروەها دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانە دەکەم مادام گەشتە هەمیەوە هەموو نۆڤێ خودی بینە وڵای ئەو دەمێنای هەمویان بینمە دەرفەتی زۆر سپاس لە بۆ وێنەگرانی خۆشەویست کاکە زەکەریا ڕەزا و کاک یەحیا ڕەزا کە وەکو کاری مخریزەکەش کاک یەحیا ڕەزا بوو دەمەوێت سوپاسی ئەو کۆمپانیایانە بکەم کە سید هاوڕێ کنترۆل ئۆڵاکێ لێ بدا و بێژە سپاس بۆ هەمیە ئەمە ناوێ خودی بینە و دەست پێ بڕات ماشەڵڵا ئێوە مادوێت ئەم مفای ژویدەمی وەرگرین دەنگی وەیە خۆش بجا کەوی بەرهەمی بوومە بزانین ئەو بەرهەمەی کە تواز تومانم کردووە بەڵێ با یەکەم لە دایکبوونی لێرەوە بێت مولاي إني ببابك قد بسطت يدي من لي ألوذ به إلاك يا سندي مولاي يا مولاي يا مولاي يا مولاي وطرقت باب الرجاء والناس قد رقدوا وبت أشكو إلى مولاي ما أجد لا إله إلا الله لا إله إلا الله محمد رسول الله عليه صلاة الله
ئەvە نیکردنا بەرهەمەکێ تایبەتیە مصریە ساڵێت کەڤن ئەوە قەدیمە بەس هەندێک شتمان لۆ نوێ کردەوە لەگەرمان تەرتیب کردیا تایبەتمەندی نەقشبەندی پێدەگوترێ بەڵێ ئێوە بە شێوازی خۆتان بە سەبکی خۆتان ئەبدەیتان کرد بەڵێ بەڵێ زۆر چاکە باسی شتیشتریشە کرد ئەوە نەبێت هەرەوە من هەرچێکتان باس کرد ێستا هەمووی باسەکەم وتان کە بە چەند زمانێکی تر مناجاتەکەن و سرودیشتان هەیە ئەگەر ئێوە خۆتان پلانێکتان ئامادە کردو بیڵێن ئەوە بڵێن ئەگەر نا ئەوە لە هەر شتێکیش ئەمانەی لەوانە گوێمان لێ ببزانین حەستان لە چیە بەسەر مادەم حەزی ئێمە بێتاتر دەفمە ڤەگوهاستنە بیکێ یعنی ژن ڤەگوهاستن لای خۆمان لە ناوچەی بادینان بە شێوەی مەولود و ئەو شتانە ناکرێت بەڵێ لێرە ئەو تایبەتمەندیە ئەو تایبەتمەندیە هەیە زۆر جوانە بەڕاستی ناف مەولودێت ژن ڤەگوهاستنێدا تشتێکێ تایبەت هەیە هین پێشکەشتکن گرێدای خۆشکردنا دلێ زاوای و پشتێنگە تا ئەو دەوروبەرێتوی یانجی هەر مەولود نامە و گرێدای ژیاننامە پێغەمبەر زیاتر مەولود نامەکەیە تشتێکی گرێدای مەسەن ئەوێ نینە نانەخ زاوا مەسەن تشتێکی دلێوی پێخۆش هەیە دەرێت لەسەر زاوە بوو چێ زامانە یعنی وانینە بەڵێ ئیسلامیە زیاتر ئەمە لەسەر چکە زانیش بەرچم واگوت بیرامەتێت شمێژە ئێستان بچیک بین ژن ڤەگوهاستنە دەفمە یعنی دلێ زاوای خۆش بت لێ یعنی سبحان الله ئەو سرودێک گوتن گرێدای قەبری بی هۆی قەبر و قەبر و قەبر و تو تژی تۆز و غەبر و یعنی مرۆڤ هەما ترسا فەقیری بەدبێت دلێ زاوای خۆشکن بزدان توێشە بەس ئەو بابەتانی ئێوەواتیانە باسی بۆ یەکێکە بۆ ژیانی هاوسەرێتی مناڵێکیان ئەی بۆ ئەوەی کەم کەسێک مناڵێکی لەدایکە بێت ئەوانەشمان هەیە با بڵێن ئەوەی منداڵی لەدایک دەبیتن یان ئەنوای تێدا هەیە شتە ناو وەز عشکەیان شتێکی بەسەر هاتیە لەوەی دڵی بەرامبەرەکەی و دڵی خۆی خۆشکە مەولدش دەکات لە ماڵێ ئەو شتانەشمان هەیە بەڵێ هەتانە مەسەرەن هۆنراوە بنووسێتەوە سەبارەت بۆ مۆزوع ئەو ئێوە بیڵێنەوە یان هەیە بەڵێ هەر لە ناو گروپەکەی خۆتانە نا لە ناوەمەنیە نەخێر لە ئیتکە هەیە لە شوێنێکی بەڵێ دە بەحسا زمانە کرد جدا ئەس بێمەت ناوبەینا زاراوێت مێت کوردیەدا کرمانجی ما مەولودنامە گەلک مرەت هەبێت بەتیژش عالیە با کوروێت کرمانجی وەش بەرن یانژینە حمد بێ حد بۆ خدایە عالەمین ئەو خدایە دایەمە دینێم و بین و حتا دمۆیەکێ و نەشبەرن کرمانجی بمە تشتێکی بێژی بادینی وڵی ئەمە بادینی دەرێن بەس ئەوەی کە جەنابەت باز دەکەی زۆر لە مێژە حەزم لێ لەبەری بکەم ئەس دێ پاش بوو تەفڕێکم و هەوڵ بدەش بەرکە گەلە گەلە کاجانە دەنگێتە دی ئەس بارکم دی گەلە پێ خۆشێت ئەکە خوزی دەنگە منێ خۆش بەدەوێژ منو کێکە خسامی الله وێژە دەفە خۆ پردگیرە دازبێ حەمدێ بێ حەد بۆ خدایە عالەمی بەس پا دەنگە من ناوە دێڵە کابزانی چه بادینێکتە حازر کردیە کرمانجی لەبەر دڵی ژوان مادەم حەزەکا بە بادینی گوێ لێ بۆ ئێمەش بینەر و بیسەرێکی یا الله ناوێ خودێ دەبین كان يا سيد خو صفا كان محمد مصطفى كان شفيع كل وفا كان محمد مصطفى كان محمد مصطفى شاه الأبرار كان حاكم بأصل وأداب ومعجزات برعجاب كان محمد مصطفى كان محمد مصطفى كان أبو بكر الصديق كان قالوا شاه لطيف ومعجزات برعجب كان محمد مصطفى كان محمد مصطفى هربجي ما شاء الله كرمانجياتا جيا باش اگر وصاب على خوای وزياد لهجه نبو نه كرمانجي قال نا قال قد بفيديو النبي كان يا صدق صفا افجي رخي باكور كردستان باكور قال لك يعني هنرمند دنگ خوش گوتيا سيف الله في دمويكي سيف الله راس دكي والله اوجي قال لك جانا خوش گوتيا دسيتات خوش زور باشه سيد اورا استا اما اخينا برحزي خوتان پێتان خۆشە دایمە کەسەکان شتە تۆپەکانی خوا نەزانن چییە من نازانم خۆت ئەزانی شتێکت تۆ وڵای ئەمە بەنسبەتە خۆمان یعنی هەر کەسێک داوایەکمان لێ بکە بە پێی توانە دەیکەین ئەمەش مادام میوانی کەناڵی
24 چ داوایەکتانەیە بەسەر چاو ئینشاءڵڵا. گرێدای هەیڤە ڕەمەزانە پیرۆز. بەڵێ. مثلا مرحبا یل دەستپێکی وەختێ تێنە گوتن شتێ هۆسایی تایبەت و ئەو مناجاتەکەمە بەستە. مناجاتێت بخێرهاتنە هەیڤە ڕەمەزانە پیرۆز چونکە هێشتا ئەمێل دەستپێکێ باشە الحەمدوللا ئەم شنیڤێ دەرباس نەبینە. هێشتا نەچێتە ئەلوەدا مرحبا مرحبا يا شهر رمضان مرحبا 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 يا شهر التهليل والتسبيح والصيام والذكر وتلاوة القرآن مرحبا شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. نارزێ پێم بڵێ ئێستا من ئەبینم تۆ عەرەبیەکی زۆر فسحەی جوان قسە ئەەکەیت مەرجە ئەوەی کە مناجات خوێنە و مۆلود خوێنە عەرەبیەکی تەواو بزانێ وەکو لوغە نازانم ئێستا من بخۆم 100% نیمە وەکو لوغە بەڵام ئەوەی کە ئەمە دەیخوێنین عێراقینی ئەوەی ئەمە کە دەیخوێن زیاتر سووریا حەلەبی پێدەرێن با بڵێن یعنی مەرجە ئەبێ مەسەلەن تێ بگەی خۆشە بەڕاستی چکە مۆزوعی مناجاتیان شتی عەرەبی ئێستا کو ئەمە قەسیدەی کوردی دەڕین بە خۆمان کە کوردین تێدەگەین کە عەرەبێش دەری ئەگەر تێ بگەی یعنی بەڕاستی تام و لەزەتەی خۆشیە ئەم هەر لە منداڵی و حەزم لەو زمانە بووە ینی مەبەستمەوە ئەو بەوتنە ئەو وەنیە مەبەستم ئەو بەوتنەیە سیرتەکەم زۆر بە تەواوەتی دانی پیانە حتمما شارەزایەکت هەیە و تەمرینیشی حتمما لەسەرەکەی زۆر والله ئەگەر تەمرینەوە دەنگیان بەحەس بکەین ڕۆژانە تەمرینە دەنگی توتیان ژی تەپچووە کریە دەنگێتە هۆسا vê ciwaniyê derkevit. وڵی ئەمە ڕۆژانە تەمرینمان هەیە من بخۆم لە ماڵی جاری وا هەیەیان لە ناو سیارەیان لە جێیەکی ماها لەگەر برادران دادەنیشین ئەگەر ڕۆژی نیو سعاتیش بی بەردەوام تەمرین دەکەین. تەمام بەجا سید ئەم دێ نوکە مە تشتێکی گەلک تایبەت شەوتە بەسە عێراقی کرد یەت حەلەبی سووری گەلک گرۆپێت جوان یە دەنگ خۆشێت تشتێکی حەلەبیە تایبەت هەیە مەسەلەن دەژێگر بێت وەکیان بژین یە چەور بێت شتێکی تایبەت سۆت هەیە بێژ تو دێ خودی حەز کردێ دەست پێکی و گەل دەنگێ سید بلا درێژی بێت مەقەبیلە شتێکی تایبەت بدێ و بلا درێژ بێت ئەم دێ هەر vê پاشیڤە خۆ ئەفشەڤە دێ بدومایەکینین دەنگێتەیە خۆش و دەفژەنینە کاک حسامی پاشیڤە ئەفشەڤە خودی حەز کرد ئەم دلڤێرێ بدومایەکینن گەل vê سرۆدا خۆش یا دەنگێ خۆشیە سید هاوڕێ و کاک حسامی بدەفژەنینە خۆ ئەم پشتی هەنگێ خاطرە خۆ ناخوازین ئەم نەکە خاطرە خۆ خوازین پاشیڤەوە خێر و بەرەکەت بێت گەلڤی دەنگی خۆش وی دەمێ خۆش دەرباس کرد. بەڵێ لە دوعاکانتان بێ بەشمان مەکەن ئەم شەو دوعاکان زیادی کرد بووین بە 4 کەس بۆ هەر چوارمان دوعامان بۆ بکەن لەسەر پارشێ و هەموو برادەرانیش وە کۆتایی بە پرۆگرامی ئەم شەو ئەهێنین بە دەنگە خۆشەکەی کاکە سید هاوڕێ و هەروەها ئەو بەڕێزەی تر کاکە حسامەدین خودی لێ بینن بەڵێ ئینشاءڵڵا بەخواتان ئەسپێرین و سبەی شەو ئەتان بینەوە بەڵام جارە لە ئێمە خواتان لەگەڵ و ئەوانتان لەگەڵە. عذرا رسول الله إن قصرت في وصفكم فإن جمالكم لن يوصف عذرا حبيبي عذرا طبيبي عذرا إن قصرت في مدحكم فإن جمالكم لن يوصفا جاءت قديما ذرة من نوركم قد جمل الرحمن منها يوسفا والله لو قلم الزمان من البداية للنهاية ظل يكتب
يكتب عنك ما اكتفى. والله لو جد العباقر كلهم في وصف أفضال لكم برسول الله لن تعرفا. يكفيه أن البدر يخسف نوره لكن نور الحبيب لن يكسف. أحمد يا حبيبي حبيبي سلام عليك يا عون الغريب سلام عليك. أحمد يا حبيبي حبيبي سلام عليك يا عون الغريب سلام عليك. يا عون الغريب أحمد يا حبيبي يا عون الغريب أحمد يا حبيبي سلام عليك سلام عليك روحي أحمد. أحمد يا حبيبي حبيبي سلام عليك يا عون الغريب سلام عليك. جئت بالقرآن